بەناوی خوای بێ هاوتا سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە لە سێمین ڕۆژی جەژنی پیرۆزی قورباندا لەگەڵ هاوکارم کاکریاز جارێکی تر پێتان شاد دەبینەوە، جارێکی تر و دەیەم جاریش جەژنە پیرۆزەتان ئاڕاستەکەین بۆ هیوای کە هەموو ڕۆژێکتان پڕ بێت لە خۆشی و شادی و هەموو ڕۆژێگەر لە جەژن نابن. بینەرانی عزیز ئەم ڕۆژ لەگەڵ کاکریاز لە خزمەتتانین، وەک سێم ڕۆژ وە سبەینش لە چوارەم ڕۆژە لە خزمەتتا دەبین وەکو بەرنامەی تایبەت بە ڕۆژانی جەژن. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە هەر کوێگەن، جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. تەمەناکەین ڕۆژانی ڕابردووی جەژنتان بە خۆشی و کامەرانیەوە بەسەر بردبێ و تەواوی کاتەکانی ژیانتان پڕ بێ لە کامەرانی و بەختەوەری. ئەمڕۆ دوو تەوەری ئەتوانین بڵێن لە قسەی خۆش و لە بەسەربردنی کاتێکی خۆشمان بۆ ئامادە کردوون کە یەکێکیان ماوەی چەند ساڵێکە یەک کەسایەتیەک لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە کۆمەڵی قسەی زۆر خۆش دەکا کە پێی دەگوترێ کاک ئەحەنۆکە. ئەمڕۆ میوانی تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بۆ قسەکردن لەسەر ژیانی خۆی و ئەو قسە و حکمت و پندوانە جوانانی کە ڕۆژانە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پێشکەشی هاوڵاتیانی کوردستانیەکە. هەروەها تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەگەڵ کەسایەتیەکی دیکە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە کۆمەڵێ شیعر هاوشێوەی پیرەمێردی ڕەحمەتی کە لە ساڵانی زوودا کۆمەڵێ پند و حکمت و فەلسەفەی جوانی دەکرد بە شیعر و لە ئێستاشدا لە دیوانێکدا کۆکراوەتە، ئەویش حاجی محەممەد حاجی مەحموود کە دانیشتووی قەزای پێنجوێنە کە بەرنامەکەمان تۆمار کردووە و پێکەوە ئەمڕۆ بینەری بەشێ لە قسە و لە شیعرە جوانەکانی دەبین کە بەڕاستی هەمویان بریتین لە کۆمەڵێ لە فەلسەفە و حکمەتی جوان جوان وە کۆمەڵی ئامۆژگاری و تەنز بەرامبەر بە دەسەڵاتداران و سیاسی ئەم وڵاتە ئەوانەی کە نەیانتوانیوە لە ئاست وەکۆڵێ داوا و خواستەکانی میلەتدا بن، لەگەڵ کۆمەڵێ زانیاری و برگە و بابەتی جیاواز کە سەرەتا دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارچکەکانی کوردستان. ئومێد دەکەین ئەمڕۆ ڕۆژێکی فێنک بێ بەهۆی ئەوەی کە خەڵک بتوانێت کاتەکانی جەژنی و سەردان و گەڕانەکانی ئەنجام بدات. بڕگەی یادەوەری ئەو بڕگەیەکە ڕۆژانە لە بەرنامەی پەیامی ڕۆژدا دەڕوات کە تایبەتە بەو ڕووداوە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویانداوە. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەریەکانی بزانین چی لە ڕابردوودا ڕوویانداوە بە تایبەتی بۆ ئێمە گەلی کوردستان بەگشتی گرنگە. سیانزەی هەشتی ساڵی 1983 کۆچی دوایی زانە و شاعری ناوداری کورد مەلا ئەحمەدی قازی پێنجوێنی لە تەمەنی 63 ساڵیدا. سیانزەی هەشتی ساڵی 1923 ئەنجومەنی نیشتیمانی تورکیا بڕیاریدا بە دانانی موستەفا کەمال ئەتاتورک وەک یەکەمین سەرۆکۆماری تورکیای نوێ، ئەویش بە ئامانجی ئەوەی لە هەنگاوی کۆتاییدا دەست بە سەراگرتنی یەکجارێکی بەسەر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیدا ڕابگەێنێت و بە یەکجاری کۆتایی بە حکمی خلافەتی ئیسلامی بهێنێت کە سەرنجام لە ڕۆژی 3 ساڵی 1924دا بە یەکجاری کۆتایی بەدام و دەستگای خەلیفە و خلافەت هێنرا لە تورکیادا و حکوومەتی 1000 ساڵی موسڵمانان و دەسەڵاتی سیاسی ئیسلامی کۆتایی پێهێنرا.
سیانزەی هەشتی ساڵی 1970 هەڵبژاردننی زولفەقار عەلی بۆتۆ بە سەرۆکوەزیرانی پاکستان و بنەماڵەی بۆتۆ لە حوکمڕانی ئەو وڵاتەدا ڕۆڵ و دەستی کاریگەریان هەبوو. هەروەها ناوبراو باوکی بێنەزیر بۆتۆی سەرۆکوەزیرانی پاکستان بوو کە بە یەکەم ژن دادەنرێت لە مێژووی وڵاتانی ئیسلامیدا بوو بێتە سەرۆکوەزیران. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێ لەو خۆشەویستانەی کە جەژنیان کردبوو هۆکاری ئاشتەوایی و یەکتر قبولکردن و لابردنی ناکۆکی و گرژیەکانی نێوانیان، بەڵام بەهۆی کەمی کات و نەبوونی دەرفەتێکی گونجاو نەماتوانین تیر و پشک بۆ ناوە خۆشەویستانە بکەین. لە ئێستادا پێشەوەی بچینە لای تەوریەکەمی بەرنامەکە تیر و پشک بۆ ناوە خۆشەویستانە دەکەین کە دوێنێ پێم وا بێ ئەمە 3 4 5 6 7 8 9 10 کەس توانی بوویان جەژن بکەنەوە هۆکارە و پێم وا بێ خاتوونێکیش بەڵێنیدا دوای بەرنمەکە هەرچەند بڕیاریدا بوو کە ئاش نەبێتەوە، بەڵام بەهۆی بەرنمەکە و بڕیاریدا کە دوای تەلەفۆنەکەی دوای پەیوەندیەکەی تەلەفۆن بکات و ئەو کەساش بکاتەوە سەردانیشی بکە. ئەو خۆشەویستە ئایا نادر لە سلێمانیەوە کە جەژنی کردوەتە هۆکاری ئەوەی ئاش بێتەوە لەگەڵ خۆشەویستان و ناسراوە هاوڕێکانیا و پیرۆزبایی لەکەین. ئەمە تیر و پشکی ڕۆژی ڕابردووە و خات و ئایا نادر بووە براوەی خەڵاتی دوێنە و دەشتوانێت دواتر لە ڕێی هەمان ئەو ژمارە تەلەفۆنانەوە ناونیشانی خۆی و ژمارە تەلەفۆنەکانی بدا بە برایانی کۆنتترۆلمان تا ئێمەش بتوانین خەڵاتەکە بگەینینە دەستی. بینەرانی عزیز، تەوەری یەکەمی بەرنمەکەمان وەک پێشتر کاکراز ئاماژەی پێکرد قسە و گفتوگوۆیە لەگەڵ بەڕێز ئەحمەد مەحموود کە ناسراوە بە ئاحەنۆکە. تەڵان تا نەڵێن ئەحەنۆکەش ڕەنگە کەس نەیناسێت. سپاس کاک ئەحمەد، سپاس بۆی کە جەژنت بۆ ڕازاندوینێتەوە، بەرنمەکەمان بۆ دەڕازێنیتەوە. جەژنشت پیرۆز بێر لە خۆشی و جەژنی یاخوا بەخێر بە تایبەتی مسلمانانی کورد و ئەوەی خۆشەویستی و گوێگەرەکانمان پیرۆز بێ. منش خۆشحاڵم لە خزمەتانە. زۆر سپاس. لەوە چێ لە زۆر شوێنی تر و مناسبەی تر ئاماژەت بەوە کردو ئەم نۆکەیە لە چیەوە هاتۆ، بەڵام لەوە چێ خەڵکێکیش هەبێت تەنها ئێستا لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە جەناب تیبینی بەیان بۆ منە بیری چوو بێتەوە بپرسین ئەحەنۆکەیان بۆ ئەم نۆکەیە بۆچی بۆتە ناسێنەرەوە پاشگرێ بۆ ناوەکەت. وەڵا قوربان لای خۆمان زۆر جار لە قەبێک ئەنێنە قەی کەسێک وتر لە قەبەکە زۆر جار هی پیشەکەیەتی. منیش ئەو کاتە نۆکم فرۆشتەوە، نۆکی کوڵیا و لای و عەرەبانە لای مەکتەبەکانە. ساڵی چەندەوە؟ ساڵی پێشن هاوردرم تقریبان پێش نەوەت، دواییش هێشێترم لێ داوە دووبارە. جارێکیشان لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی وتیان کاک ئەحمەد پێ ناخۆش نییە پێ دەڵێن ئەحەنۆکەوتم نەوەڵا ڕێزمەیە بۆ هەرچی دوکانی پیاڵاوەیە بەس نیە منەوە کاتە پیاڵاو نەفرۆشت. هەروە نۆکەکەەوە بەخوا هیچیم پێ نەگریا. گردنی هەموو کەسێکیشم ئازا کرد کە بێژێتی زۆر تەبیعی. تەمان منش داوام لێ کرد لەوەی کە کاک ئەحمەد چی بنووسم، وتی کاکە دەبێ بنووسی ئەحەنۆکە ناسراوە بە ئەحەنۆکە گینە کەس نامان ناسێت. تازە نۆکەکە بۆچە باوک و بەخوا دەسڵاتنی وانە زۆر باشە کاک ئەحمەد، ئەگەر زیاتر لەسەر خۆت قسە بکەیت چکە با ئێمە وەک پێشتر ئاماژەت پێکرد کەم و زۆرێکت لەسەر نەڵێن، نەکەم بڵێن نەزۆر، ئەگەر بکرێ خۆت بناسیێنی بە بینەرانی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. من ناوم ئەحمەی مەحمی عەلی ناگرە، پۆلیسەی سەرەتاییم خوێندگە. خۆم ناونیا کۆلکە شاعیری تر لەبەرەوەی ئەگەر کەم و کوڕێکیشم بێ و تو کۆلکە زۆر لەسەر ناکەوێ. دوو نامیلکەی بچووکمەیە چاپم کردێ لە بازارە ئەم دوانەیە و بەشی دانێتریشم حازرەوە 8500 لە چاکرێت لە بازارە نەماوەسەوە. ئیتی 24 ساعتێش لە خزمەتی ئەو کەس و کار و دەمەتەقە و گوێگرانەی خۆم تەلەفۆن ئەگەن جاریوە یا تێن بۆ ماڵمان یا داوت مەگەن وچم بۆ ماڵیان و لە ماڵیشەوە دیوەخانێکی هەیە تەڵان لەخوا بەزێ هاتوومەتە خزمەت بەجاریشان. کاک ئەحمەد ئەم جەژنە با لەسەر شتی تازە قسە بکەین. ئەم جەژنە چیت ڕوو بووەتەوە؟ ئەم جەژنە وەڵی من دیتە خۆم هیچم نیەتەکی کەسا و هەر منەری ئێوارە ئەخۆم خۆی فۆرماتەوێت تەبیعەتەن هیچی نییە. بەیانی کە هەڵەسم جارێ پێشە موشتێ ئاسایش و پۆلیس ئەگەڕێم لەبەرەوە ئەوانژنەوەی کوڕی ئێمە کەس ئێمە لە دایرەکە ئەم دوو شوێنە زوو ئەگەڕێم دوایی دەراوسیەکان اینجا دەرەوەی دەراوسیەکان چاچیتە و شوێنانە بەیانیان بە ئاسانی بەرتەدەن بڕۆی نانا ئەبێ بڕێ نوکتە و شعر و دووسێ قسەی خۆشیان بۆ بکەیت و تازەترین نوکتە و قسەی خۆشت کامەیە؟ تازەترین
واللهی زۆرمانێ بەڵام دقیقی هەندێکیان بڵێ نازانم بێژم هەندێکیان کامەیان بڵێ تازەترین نوکتە بە حەقی خوا ئەم دەقەنیە جاری وایە شەک لە کات نازانی لە زۆریان نازانی کامە بێژی بەڵام خەڵک زۆر داوای ئەم نوکتەمە لێکا بۆن منێژن ئەحمەد خوا ئەو مەوزوع ئەو ئەویش کچێکم داوەش و ئێستا وای پیاتە لە مارە بڕینە تقریبەن وەکو نیمچە قەولێکی پیاتیە خەڵک زۆر تەلەفۆنیەکرێویت کا ئەحمەوەی مێژن مارە بڕین دوای قسەکەی تۆمان کردێ وەڵا هەڵسمتیانە زاوا هەڵسە دەستی ماچکەوتم بە گەورەی خواڵناسی وتی وتم تۆ تێی دەستێکی من ماچەکەی من تێم هەرکو دەستی تۆ ماچەکەم تۆ دوایی پیاو ئەمەمان بیستووە بەس نەمان بیستوە لەوەی کە کاک ئەحمەد کردوێتی با منم ئیتر ئەوە بۆ سە قەولی سای وایە تۆ چونکە تۆ تا مارەی ئەبرێ ئیشیاوە تۆ دوایی تۆ تا مردن ئیشیاوە لە بەرەو حرمەتی کچەکە بووی و لە بەرەوە بڕێک و پێگوڵم برا من هەرکو دەستی تۆ ماچەکەم لەخوا بە زای واش دەرچوو الحەمدە یاخوا ئینشاءڵڵا هەر باش بوو بەختەوەربم پێکەوە بەڵێ خۆشەویستان هەندێک قسە بە کاک ئەحمەد دەبڕین وەک ڕۆژانی ڕابردووێ و عزیز خۆشەویستیش پاش بە سەرچوونی بەشێ لە بەرنامەکە دەتوان لە ڕێی ژمارە تەلەفۆنەکان کە برایان لەسەر شاشەدایانێن لە ڕێ پەیوەندی تەلەفۆنیەکانتانەوە بتوانن ئەو بڕگەیی کە لە ڕۆژانی ڕابردوودا بیرمان چوو پێشتر پێتان بڵین کە هەر کەس جەژنی کردبێتە هۆکاری ئاشتەوایی و یەکتر قبولکردن ئێمە ناوی تۆمارەکەین و دوای بەرنامەکەش خەڵاتی شیاوی کەناڵی ئاسمانی پەیامی پێشکەش دەکەین و بۆ بیرخستنەوەی ئەو خاتونە بەڕێزەش ئایا نادر لە شاری سلێمانی دەرچووی تیر و پشکی دوێنەی بەرنامەکەمان بۆ ئەگەر ئاگای لە بەرنامەکەمان هەبێ لە ڕێی هەمان ژمارە تەلەفۆن و نازنا و ناونیشان و ڕقم تەلەفۆنی خۆی دابنێن تا ئێمە بتوانین لە ڕێی ئەو ناونیشانەوە خەڵاتەکەی ئاراستە بکەین کاک ئەحمەد بە ئیشی ڕۆژانە و بە چێوە خەریکی یا ئیشکارت چێ جەنابەت لە ئێستا من موچەیەکی 628 هەیە ئەمە خوانەی بڕێ چەند دقیقیش هەمووی دێڵێ حەزەکەم قسە وەکو خۆی بکەی زۆر پێم ناخۆشە زیاوکەم دوای ئەوە دۆشاوی خڕنووکی شەفرۆشم لە ماڵی خۆمانە زۆر جوان ئەژیم بەس محتاجی خۆی ڕێکلامێکی باشیشە کاک ئەحمەد وەڵا خەڵک هەرتیە ماڵیان ئاواوێ یاخوا بەڵام ئەخە چتی خۆشم زۆرێ لەبارەی کاسپێکەمە بۆ نمونە جاری وایە چوار پیاوتێن کیلۆیە دۆشاوە سێنن دەمەتەقەکە خۆشە ئەمێنۆ نانەخۆن ئەوسا کیلۆگە سێنن کە نانخۆرانی مایەگەشتی بریا گەرد زۆر باشە کاک ئەحمەد عەلادین سەجادی کێکێکە لە منەوەرە گەورەکانی کورد لە پێشەکی ڕشتەی مروارەکەیە داخلەوە خواکەوا میلەتی کورد نەیتوانیوە ئەم قسە نەستەق و پەندی پێشینان و پێک وتە بنرخانە بنووسێتەوە بەڵام ئەڵێ من سپاس بۆخوات بیرم کەوتەوە بە ئاگا هاتم لەوەی کە هیچ نەبێ ئەوەی کە بیستومە ئەوەی کە بۆمە گێڕدرێتەوە بینوسم و ئێستش لە 8 بەرگی گەورەیە چاپ کراوە جەنابەت بەدەر لە شعر تا چەند توانیتە ئەو بەسەر هات و قسە خۆش و پڕپەندوان و حکمەتانی کە ڕۆژانە بەرامبەر بە خەڵکیانکەی تۆش لە دوو توێی کتێبێکە کۆیان بکەیتەوە لە پێنا و سەرەتا لەبەر خۆ دومیش لەبەر پاراستنی فەرهەنگ و کەلتور و زمان و ڕۆشنبیری کوردی من کتێبەکەم ناونا دێوەخانی ئەحانۆکە دیوەخان هەموو شتێکی تیاوتێ نوکتەکانی شیاتیا چاپ نەبووە تا ئێستا باڵێ وەڵا چاپە ئەوە نوکتەکانی شیاتیا بەسەراتەکانی خۆی شمیاتیایتر بەس محاولە ئەەکەم ڕۆژانە زیاتر ئەو چتانەی بوترێک کە دەرزێکی تیاوێت دەرزێک بۆ کۆمەلگە دەرزی لێوری بۆ نمونەیەکی لەوانەیە کە دەرزی تیاوێت یەژێر ڕۆژێ ژنێ چوەسە چایخانەی وەکو چایخانەی شەعبا بێژین تی و خەڵکە کە ڕەحمەتی خواتان لێوێ تۆزێ سێ دەفتەر دۆلار ماوردەیە ئاڵتون بسێنم من ژنی کابرایەکی دەوڵەمەندم ئیسا ونم کردگە گم بووە ئەم ڕقەمەم لای خۆتان بنووسن و بەشکمە خۆیان ڕۆژێ پیا و خۆیان دۆزی وێژە گشتی ڕقەمەکەی نووسیە لای خۆوتیانە ئەم ژنە بە ئەم تۆزەیش فەقیری نەبینێ هەرێکی هاوکارێکی باشی کردیە 25 و 10 و ئەمانە یەژە دەوری نیو سەعات دوایەوە پیاوێکی پیراتەوە نەوتی کاکە کەس باسی هیچی نەکرێ گەمیکرۆتیان و بۆ تو ئامانەتێکم دۆزیێسەوە هەر کەسێ خاوەنەکەی بدۆزێتەوە ناونیشانی بدایدەمتیان وەڵی برا ئەگەر سێ دەفتەری خاوەنەی بتی وڵا سێ دەفتەر یەژە تەلەفۆنیان کرد ژناتۆ سپاسی خوای کرد و برێ سپاسی مجلیسەکەی کرد و دەست و قاچی پیاوەکەی ماچ کرد و تیوات خەڵکەی وتیان وەڵی پیاوی دو ئالەم زروفا پیاوێک سێ دەفتەر بدۆزێتەوە نەیخواوتی قەسەم بەخوا فەقیر و کرێچیشم خەڵک زەکات مەدەدێ بەس ئەوە دەفتەرەکە دەبیوڕ یەژێ هەرچیش نەگەوتی دەفتەرێکیان بێوتی بەخوا یەک فرسم نەگەڕەکە باوە بۆ نێوە تووشی کەچێک کۆمەڵاتی نەیت ژن سێ دەفتەری بردو ڕۆی خەڵکەکەش پارێ زۆریان بۆ ئەمیش گرێر کردو وتیان وادامەوە نەپیاوی دوایی دەرکە و ژن و پیاوی یەکون فێڵیان کردووە حەزەکەم ئەم جۆرە نوکتانە زۆر پەرەی پێ بدەم کە هەم نوکتەش و هەم وشیاری خەڵکیشی تیاوێت
ئامانجیان لەو فێڵە چی بۆیانی پاریان گرێکرسوە ئەو سوالێکی کرێمی سوالی کرد لەو بەناوژن و پیاوێکیش ئەمە دەبێتە هۆکارەوەی کە متمالە لە ناو کۆمەلگایە نەمێنێت وریایی یەکێکە هاوار بکە فریام بکەون وەکو چۆن مەلەوانە درۆزنەکە هێژنی ئاوا بڕێن کتۆپەندێ هۆشیاری تیاوی خۆش ئێستا شاری تایبەت تێ بۆن من لەسەر خۆتی ئەمە شارەکان مامۆ خوێنیتەوە شعرەکان جارێ لەبەرەوەی جەژنی قوربان و قوربانیشە ئەم شعرە لە خۆیەوە حازرە و هاگ نووساومە یاخوا بەخێر بێتەوە جەژنی قوربان و قوربانی سەر و ماڵ و ڕۆح و دڵم هەر هەمووی بێتە قوربانی یاخوا بەخێر بێتەوە هەموو ساڵێ بە نورۆ قوربان من قوربانیتم بە ناوی باوە نور مەبەستت کێ لە کەسی دوێنراو بەڵێ مەبەستت ئەو کەسی سێمە کیەکە لەگەڵ یا ئەدوێت تۆ ئەڵێم سەر و ماڵم بێ بە قوربانی مەبەستم ئەو قوربانیە ئەو دینەیە ئەو شتە جوانێ بەس تو خوا سێڕبوونی کیلۆ گۆشت منێرن بۆ خەڵک وەڵی زۆر ناخۆشە چەندیان بۆ نردووی بەخوا کەمە من کێشەم نییە من ڕاستی پێم ناشێت زەکات و سەرفترە بەڵامەکو بەسقی ناخۆ گۆشتدا نەنراوەکو زەکات و سەرفیترە بڕوا بەڵام گۆشتەکە چەند بۆ هاتووە وەڵی سێڕب هاتیە نیو کیلۆیش یعنی نیو کیلۆ تۆزێکی زیاوە بەو خوا ئەمەوە گۆشت ناژمێرێ ئەوش ئەوەنە سی تیاوە و تۆزێ دووگی تیا آخر سێڕب ڕەحمە لە باوکو تۆزێ دوو تۆزێ سی بەخوا بەش ناکە هیچ بێنەوتون هیچ نایێژم بەڵامەکە حەزەکەم تۆزێ ئیش مەزبوطێ بەر لە باتێەوەی بیدەنە 20 کەس بیدە 10 کەس و با تۆزێ جوانیێت زۆر باشە ئێمە وەک پێشتر ئاماژەوان پێکرد ئەحمەد شتێکمانەیە تایبەتە بۆی کەمانوێت لە ڕۆژانی جەژن هەنی ئەو خەڵکانە بدەن کاشت بکەنەوە لەوەی کە لەگەر ناکۆکیێکیان هەبوو بێ بڕیاری ئاشتەوایی بدەن نێمە ژۆکو ئەوەی کە هەرچەندەوە پاداشتەکەی لای خۆی گەورەیە بەڵام بڕێرمەنداوە لای خۆمان خەڵاتێکی تایبەتیان بکەینەوەوانەی کاشت ببنەوە دوایە قورعیان بۆ کەن ویشێک لەوانی کە ناوی دەرەچێ خەڵاتیەکەین بۆن من هێر ئێستا خەڵاتیێکی دوێنێ کرد قسە چی هەیە لەسەر ئاشتەوایی و بەتایبەتی لەسەر جەژنیش نەبێت لە دەرەوەی جەژن لەگەڵ کەسێکە کە ئاشت ببیتەوە من لەسەر ئاشتەوایی شعرێک ماپی ئەوەسە کەوتە سەریش ڕۆژێ لە شوێنێک داوەتی مدیری پۆلیسی شوێنەکە و کە من چوون بۆ لای پڕی لای و لە خەڵک مەسەرن ئەمبەری 15 کەس ئەو بەریشی کۆمەڵی خەڵک دانیشتون بەرامبەرێک و ئەوش زۆر مەشغوڵ و منشتم ئەوە چییە هەڵناسی تەکان نادەوتی ئەخ ناکرێ ملێرە تا لای ئەو میێوانی و وتی کە ئەحمەد داوای لێبردنەکەم بەخوا کێشە مێوتم کێشەکە جوتی ئەم دوو بنەماڵە شەڕیان بووە ئەوەی سا شکاتوینیانەیە ئەینووسن ئیتر ئەوان گشتی تووڕەون لێک و لەبەر ئەوەی هانە ناو دایرە ناتوان پەلاماریەک بدەن منشتم کاکە من داوای لێبردن لە گشتانەکەم ئەکرێ من شعرێ بخوێنمەوە وتیان فەرموو وتم ڕۆژێ پیاوێکم بینا لە باوەنورا تاقموتفەنگی پێ و تاقموتفەنگ باوی نەماو لەم داوتم خاڵۆ خەیرە ئەم وتی وەڵا ڕۆڵە دوژمندارم ئەوتم کاک حاجی پەشیمان نیت لەو دوژمنایەتی وتی بەرە وەڵا ڕۆڵە ڕۆژی 1000 کەڕ ئەکەوێتە بیرم بێژم خۆزگە ئەو منی کوشتایە وتم منیش ئەم شعرەم بۆ هاو نووسام ڕۆژێ دین پیاوێ چەکی لە شان بوو لە باوەنورا و معلوم میێوان بوو پرسیارم لێ کرد خاڕۆ گیان خەیرە وتی ئەڵبەتە چەک لای تۆ سەیرە بۆ هەرکوێ بڕۆم یا میێوانم بێ ئەبێ ئەم چەکە هەر لە شانم بێ ڕۆڵە یاخوا کەس باری لار نەوێ بیکوژن بەڵام دوژمندار نەوێ وتم مامە گیان ئەی پەشیمان نیت ئەتەوێت تاکەی ئاوەها بژیت وتی ڕۆڵە گیان 1000 خۆزگایە ئەو لە پێشانە منی کوشتایە وەڵا ئەوەنە من پەشیمانم ڕۆژی 1000 جا دەرەچە گیانم یەکسەر جەماعەتێکی ئەم بەریان هەڵس یەکێکیان هەڵسیاوتی کاکە بێن با یەکەم لەبەر خاتری خوا دووەم حرمەتەن بۆ ئەحەونەکە و ئەم شعرە لەم کاتا خوێندیوە بێ بەئاش بین و هەردوو بنەماڵەکە لێوای دەستیان کردن بەر یەک من سوپاسیانەکەم مدیر شورتەکەش ماڵی ئەوە هەرچی ئیفادەی و فایلە دڕانی و وتیان لە ماڵی کێمان داعوەتین یعنی کارکەوتەوە لە ماڵ یەکێکیان داعوەتون حەزەکەم ئەم ئاشتەوایانە ئەوە نەوێت شتێکی بەسیت کریا بەرامبەر بڕۆیتە حەقد و قینێکی واکەیتر تۆ چەند ساڵا دراوسێتە قەیچێکا با غەڵەتی بکا کوڕەکەی مشکل هەموومانشانی غەڵەتی هەموومانشانی غەڵەت حەزەکەم خەڵی لێبوردەیەکی جوانی بێ بخ زۆر باشە یاک ئەحمەد نوکتەیەک لەوانەی کە من بە بیرمەوە زۆر جار لە ڕادیۆکان ناگوێم لێ بووە چووکە تازەژ نییە ئەوەی کە کابرا ناوەکەی ئەچێ ناوی مناڵەکەی هێنێت ئەڵێ ناوی بنێم چی نازم ناوێکی پێ دەڵێ دوایی تخواوەڵی 2007 و ئەم ناوە ئەوە 2007 و پیاوێک مناڵێکی بوو مناڵێکی جوانی چاوشینی ئەمانێتتر بردی و بەلای ئەوانەی کە لە ولادای نووسنتی ناویە نێم حەمەڕەشی ئەویشتی خاڵۆ گیان 2007 دیکە لە ڕێخوا وەڵای ئەو مناڵە جوانە خۆ من ڕێزمەیە بۆ حەمەڕەشی ناومە بەڵامی تر ئەمڕۆ زروفێکی درەوتی بەخوا برانانم حەمەڕەشی
تی خاڵۆ من ئەینووسم بەس تو خوا عیب نییە بێژی حەمەڕەشی بەخواوتی ناوێ. زۆر باشە کاک ئەحمەد لە کۆتایی وەکۆڵێ بەرگی ئەم کتێبە لەبارەی دیموکراسی و ئەو جیاوازیە چینایەتێکە لە نێوان دەوڵەمەند و هەژاریان بەونە بەرپرس و ژێردەستەکانی ئەیکا پێمان خۆشە لەبارەیەوە هۆکار چێکە گەشتۆتە ئێرەت لەبارەی دیموکراسی و بەو شێوە ڕۆژبینیە بدوی. وەڵای ترزانین چۆنی سا ڕۆژێک لە فەیسبووکا بینام پیاوێک پێڵاو بۆیاخەکات لای بۆیاخ چییە هێژێ پێژێ ڕۆڵە دڵمەدە لە دڵبێژی من بۆیاخچی منیش وەختی خۆی بۆیاخچوی میساگەی مەسە ئەم ئاستە ئەویش دێژە تۆیش دڵمەدە لە دڵبێژی من ئیسا دەوڵەمەند و مەسوول موچی بەخوا منیش وەختی خۆی ئاوا و میسا ئاوان پیاتێ حەق نییە وە هیچا بنازیت جاوە هەڵپێشان دەبزانم کامێنەوە تف لە دیموکراسی ئەگەر بەم شێوە بکرێ پیادە دیموکراسی نووساومە تف لە دیموکراسی ئەگەر بەم شێوە بکرێ پیادە فەرقی ئەرز و ئاسمان هەبێ لە بینی من و قیادە تف لە دیموکراسی ئەگەر وەک ئەمانەی لای ئێمەوێ خۆی لە قەسری دەقاتاوێ و فەقیر لە ژێری خێمەوێ تف لە دیموکراسی ئەگەر دیکتاتۆر هەڵی سوڕێنێ میلەتیش نۆشی گیانی وێ دەبڕۆ هەڵی قوڕێ. زۆر باشە کاک ئەحمەد یەکێکتر لەو قسە خۆشانەوەی کە پێم وایە دوو نەفەر بەردەوام خەریک بن ئەچنە بۆ داوەتی ماڵی خەڵکو ئەم لاولا دوایی یەکیان بە یەکیان دەڵێ ئەگەر بێت و ئێمە خەڵ داوەتکەینەوە دەبێت لە مەلعابەکە نازانم داوەت ساسکەین قسەیەکی تریش و دوای هەیەوازان لە ڕادیۆی گوێم لێ بووە من نییە لەبیر بەوایان کامەیە یەکیان دەڵێ گەر تۆ بێت و داوەتیەکان بکەیتەوە هی خەڵکی دەبێت مەلعابەکەی سلێمانی وە ساس بکەین یەکێک تریشیان دەڵێ بەخوا تۆ و سەفەریانش کە لەگەڵ خۆت هێناوتەوە مەگەر لە مەلعابەکەی بەغایە شتێکی وای پێ دەڵێ وەڵا لازم بەس ئەم هەشت ڕۆژە 90 کەس داوت من لە ڕانیە قڵات دزیە لە 18 کەسی کەلار منیشان داوت گوڵی خوێنە کە چوینە ئەوێنەیتر خوا لێ مەڵارێ لەوێ حرمەت و ڕێز و هیچ نوقسانیانەوەوان هیچ بەڵام میتر لە کاتی خواحافزە ئێمە 90 کەسین بەخوا 2 ڕقەمەکەی لێ سندم یعنی ئەمە زیاگا من تیکەی گڵایە لەسەر مەکەوێ ئەمانە وەلایتر لە کاتی خواحافزیە ئەمان هەر کۆمەڵگەی ئێمە خەڵکێکی زۆر بەڕێز و ئەوانیش حەق خەڵکی ڕانیە قوڵات دزی هەر زۆر معریفەتێ گەرمیاوتم برا لە کاتی خواحافزیاوتم من دوو قسەهەیە کەمتیان چێوتم یەکەم تو خوا ئەم قەومایەتی و دۆسایەتیە لەسەر تەعزیە نەمان کردوێت بەیانی ئەرە وەڵا پورم مرد و کاکە بەخوا ناکرێت بێی بۆ تازیە بۆینە دووەم تو خوا ئێوە وەکو ئێمە مەکەن و 90 کەسۆ بێن بەخوا زۆر بێتاوە وتیان نەوەڵا ناوەڵامیان کەمێکی لۆکاکە زۆر باشە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک ئەحمەد دەچین لای پەیوەندیەکان سەفەر لە کەرکووکەوە کاک سەفەر سڵاوی خوا لێ بێت و جەژنت پیرۆز بێت جێژێ خۆتان سڵاوی خوا لە ئێوەش و لە کاک حەسەکەم سڵاوی خوا لە تۆش بێت ئەو تا کاک ئەحمەدیش گوێ لێتە و ئەڵێ دەستی ماچەکەم کاک سەفەر یەکە من قسە چی هەیە بۆ کاک ئەحمەد دووەمان لەسەر جەژن ئایا جەژنت کردووەتەوە کاری ئاشتەوایی و جارێکتر دەستی ئاشتەوایی دێش کردوێن بۆ یەکێکی بەڕێزە من زۆر بەرنامەکانی گوێم لێ بۆ جارێکی دەگەڵ خۆتان جاری دووەمیش ئاشتەوایی ئەم یارەیە خاڵەیەکمە بوو ماوەیە کە لەگەر هەڕێم نییە دڵم لێ عاجز بوو خاڵی گەورەشمە باشە چەندێک بوو لە یەکدا بڕابوون لەگەڵ ماوتم وەی بەبان چاوە توینە ماڵێک دەمزان ڕویەکسەر سرانە لەگەم ماڵ و منداڵە سوینە دوور و بەلەمانی داوە دەستی ماس کردووە ئەم لا ئەولای ماس کردووە زۆری پێخۆش بوو زۆریش هەم لەگەڵ شتەکەمان دەکرد نەبوو لەگەر هەشتانە زۆر باشە کاک سەفەر چەندێک بوو لەگەڵ خاڵە گەورەکە دابڕابووی ماوەی چەند لەگەڵ یا قسەتان نەبوو کەزەلا تەقریبەن ماوەی بڵێن لە 2009 هەولێر بوو ماتمەوە کەربوو ماشەڵڵا کاتە ساڵە بێ لەگەر هەدەینم نییە وانزیکەی 10 ساڵە وایە ئارە وەڵا 7 ساڵە بێ 7 ساڵە هەستان چۆن بوو کاتێکە لەم جەژنەیە پێکەوە ئاشت بوونەوە زۆر دڵمات زۆریش پێخۆش و کاک دەدایە لەخوا بە زیاویا خوا هەمیشە هەروە دڵخۆش بن هەرگیز ناکۆکی و ناتەبایی نەکەوێتە نێوانتانەوە زۆر سپاس کاک سەفەر بۆ جەنابەت کاک سەفەر کاک ئەحمەد دەڵێ ئەوە خۆی و خاڵۆی ڕۆژێ داوەتی من لەباوە مناڵۆ قوربان چاوتم کاکە حەسڵا و ڕێزم هەیە بۆ ماڵ و منداڵە ئەوە وەکوڵێ ئێمە ناوی تۆمان خستە نێو تیر و پشەکەەوە بەس بەر لە خەڵاتەکە ئێمە کاک ئەحمەدیش بەڵێنێکی پێدایکەوە بڕۆ داوەتێکی باش بخۆلەوە چێ قەل و قازیشتان بۆ سەڵام کاک سەفەر بیرت نەچێت بە 90 کەسیەوە نەڕۆنا
وەرە دەستی واچ کاک سەفەر دەست خۆش بێ دووبار جەژنتان پیرۆز بێ شەیمامان لەگەڵە لە سلێمانیەوە چەمچەمانەوە چەمچەمان لەسم چەمانەوە خات و شەیما سڵاوی خوارد لێ بێ جەژنتان پیرۆز بێ لا إيولا كارمان بكاني كمان أسمعني في أنزل في لا واي كارمان دمان بنا أسكاني كنال ياسمني في أود برز كان هەندێ دەست دەنگیش بەرزکەیتەوە زۆر سپاس دەگەین شەیما خان گەر پێمان بڵێ تا چەند ئەم جەژنت کردوێتەوە کاری ئاشتەوایی و تەبایی لەگەڵ کەسێک گەر ناکۆکیت هەبوو بێت شەیما خان دیارە شەیما خان هەموو کاتیە پێویستە مرۆڤ هەموو کاتێ ئاشتەوایی بکات نەکەوێتی لە جەژنەتانە بێت لەخوا بە زیاد بێت ئەم جەژنێش جەژنێکی بوو دایکی لەگەڵ خزێکمانە قسەی هەبوو لەخوا بە زیاد بێ تو بە پێشخەری کردی و گەرنازایی لێ کردی و بەخێر تاوا بوو لەخوا بە زیاد بێت خۆت ئاشت بوویتەوە لەگەڵ کەسێکی ترا یا خۆ دوو کەستان پێکەوە دایکم لەگەڵ کەسێکە باشە دایکم بوو لەگەڵ کەسێکە تۆ ڕۆڵت هەبوو لە ئاشتەوایی نێوانیان بەڵێ ڕۆڵت هەبوو لە ئاشتەوایی نێوانیان والله هەرکی مایەوت لەبەر جەژنێ و خێرە و ئیترەویش بە قسەوانی کرا الحەمدولله چەندێ بوو شەیما خان چەند بوو لە یەکتردا بڕابوون قسەیان نەبوو والله بسە بتناکەم بەس ساڵ پەیوەندیەکەی بچڕا کاک ئەحمەد لە کەلارەوە یەکێکمان لەگەڵا نزیکە لە خۆشتەوە لە خزمەتێ باوکی ڕایان لە کەلارەوە قسەی لەگەڵا بکە و بزانە ئایا جەژنیشی کردوێتەوە کاری ئاشتەوایی بەڵام شەیما خان و بنووسە چووکە دایکیشی لە ئاشتەواییەکەیان بەشدار بوو السلام عليكم جزاك الله عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا باوکی ڕەیان جەژن لە تۆش پیرۆز بێ و هەر لە خۆشی و جەژن نابیت باوکی ڕێیان پێم وایە کاک ئەحمەد چاوەڕێتەکە ئەگەر دەنگ بەرزکەیتەوە بەدەستیەوە کاک ئەحمەدی پیرۆز بێ کاک ئەحمەد والله من حەزەکەم لە کتێکی کاک ئەحمەد ئەو بۆنەی بێزنەوە دەستەکەم دوای خۆی پێی لەسەر من و تیجار ئەو نقطە پێشکەشتا أو نسيت على أحمد تجارة كان من المد ماري إسبانيا من المد أو غير باوکی ڕێیان پێم وابێ ئەگەر مۆبایلەکە نەزانن دەنگی دەرەوە ببیکەیتە دەنگی ناوە و با بۆی باش مەڵام من تێنەگەیم دەکات جارێکیان نەزەم لە ماڵەوە بوویت و یەکێک هاتووە و ئەوە دەمێش لێ تێگەشتم من ئەوەنە تێگەیشتم باوکی ڕێیان جارێکیان لە ماڵیان داوەتوین مناڵەکانی زۆر هاروهاج و نەگبەتن خوا ئاگادارە قەبیاگرە کوڕی گوێشکەی کوڕەکەمە خەری گوێی بوڕن ئیتر لە ڕاستیان منیش ئەمەنە تعدان کرد لە کوڕەکەوتم باش کاتێکیان لێ بکەم لایی باوکی لەوانەیە باوکی ئەترسم خراویش دەست بۆشێنێ یعنی لە ڕاستیا وەتر سۆوتم کاستار بەڕاستی ئەم مناڵانە زۆر بێئەدەب ئەو بێجە چی باشە وتم میسال لێیانەدا بەخوا کە ئەحمە خۆشم مناڵی واو میانی وەرا قەرزانیشی کرد کورە دەستی ماچەکە ماڵی کاستار یەکەم بەڕێزن لە خزمەتیانە براگەورەی منە بکاتی زۆر سپاس ئەگەر دەست خۆش بێ باوکی ڕەیان جەژنتان پیرۆز بێ دووبارە خۆشی و جەژن نابیت ماریا خاتون لە چەمچەماڵەوە سڵاوی خوارد لێ بێ و جەژنت پیرۆز بێ لە خۆشی و جەژن چی دەیە بۆ میوانەکەمان یان بچینە لای تەوەری بەخێر هاتنی ئەەکەم و جەژنە پیرۆزە ئاراستەی سەردەم کارمەندان و ئێوەی بەڕێز ئەەکەم بە ناویێوانیشەوە زۆر سپاس جەژنت تا چەند کردوتەوە کاری ئاشتەوایی لەگەڵ هاوڕێیەک تا خزمێک تا دراوسەیەک تا وەڵاهی جەژن بۆ من زۆر بووە ئاشتەوایی لەگەڵ هاوڕێیەکمان تقریبەن 2 ساڵ بەینم نەبوو بەس ئیتر گوێنەجێ لە بەرنامەکەتان کرد بەڕاستی زۆر سوودم لێ بینی شەو یەکسەر چوو بۆ ماڵیان ئەلحەمدولله ئاشتە بوو ماشاءالله یاخوان نمونەت زۆر بێ ئینشاءالله کەواتە خوای گەورە پاداشتی من و جەلالیش بداتەوە ئینشاءالله زۆر سپاس دەستخۆشی بۆ بەرنامەکەی ئێوەش بە ئومێدی ئەوەی ئینشاءالله نمونەی جەنابتان زۆر بێ بۆ کۆمەڵگە و زۆر سپاس لە ماڵمانە حەز ئەکا بەشداری بکات ئەتوانێت بفەرمو فەرمو زۆر سپاس لەم داخۆتان لەگەڵ سەرچاوان
السلام عليكم. عليكي السلام ورحمة يا الله. الله جلا لك الله. كي؟ شي برنامجك اللي كم براسي برنامجك عم بوصل تجيكي أوراق جسم فتا جسم في روتك اللي كم لهم مسلمان فيها. براسي برنامجك عم جديد شوشي عبوتي أوراق جسم يعني عشوائي أو بس بلام برنامجك عم بوصل يجي أول عن براسي دوري أو سنة من أكامل من أساسها اسم أو كان لكن هالكس عاتز بيتن بس أعتقد بس أعتقد زۆر سپاس. تۆ کەسێک هەبوو لە ژیان تا لەگەڵ یان ناکۆک بوو بیت چونکە دەنگەکەم زۆر بۆ هین یەکلایی نەبوویەوە. بلى بالتأكيد من شخصك حد ما كان معي زين تقريبا بسيطاوي بوصوصاوي في شكل ثم لي عادز ببوه يصير جو من برنامج براسي يصير ترجيع بوم ثم قاعدين أعزائين لكلو جلسة جلسة لقابلت ناوت چی بوو با ناوی جەنابیش لە پاڵ ناوی خاتوو ماریا جيان إسماعيل لكم كمالو کێ؟ کێ ئیسماعیل؟ جيان إسماعيل ژیان خاتوو ژیان ئینشەڵا ژیانتان پڕ بێ لە هەشتەوایی و پێکەوە ژیان. سپاسە لە جەژنابیت. کاکە ئەبوبەکر لە هەولێرەوە لەگەڵمانەیە. کاکە ئەبوبەکر سڵاوی خوای گەورەت لێبێت و جەژنت پیرۆز بێت. کاکە ئەبوبەکر ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی هەر لە مۆبایلەکەەوە گوێمان لێ بگریت و وەڵامان بدەیتەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. جلسة پیروز بیلیتا مبارک بی انشاءالله عبادتا قبول بی. آمین انشاءالله جەژنی تۆش پیرۆز بێ و تاعات و عیبادەتی هەموو لای قبول بێ و یاخوا هەر لە خۆشی و جەژنابی کاکە ئەبوبەکر. کاکە ئەبوبەکر تا چەندە تۆ ئەم جەژنت کردووەتەوە کاری ئاشتەوایی و تەبایی و دەستی ئاشتەوایی درێژ کردووە بۆ کەسێک کە ناکۆکیتان هەبوو بێ بەیەکەوە؟ والله يعني طبعا بقول او ججنا معي او الاخوة انسان ده بالله ناخذ شخصا واخر منه او ده کاکە ئەبوبەکر سەوتت زۆر خراپە. هیچ تێناگەم من دەی. کاکە ئەبوبەکر هیچ لە پەیوەندیەکەت تێناگەم دیارە شەبەکەت ڕەنگە باش نەبێ گەر شوێنەکەت بگۆڕی سپاس دەکەین. دەرێن وەڵا باشە لە خوای بەس یادی عیمان نەبوو یعنی لەگە خەرکەکەی هەموو باش بوون ئینشاءالله ئەو ڕۆژ یعنی ئاشتەوایی بکەن لەگەری لەخوا بەزیادە کە لەگەڵ کەسا گرفت و هیچ مشکلەیەکتان نەبوو هەر لە جەژن و خۆشییا بن. سپاس بۆ پەیوەندیەکەت کاوبەکر. دوایین پەیوەندی ئەگەر وەربگرین باوکی دابان لە کەرکووکەوە باوکی دابان سڵاوی خوای گەورەت لێبێ و هەر لە جەژن و خۆشییا بیت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. جزاكم پیروز بێ و یاخوا هەر لە جێژن و خۆشی بەرەکەتا بن ئینشاءالله. زۆر سپاس لەگەڵ تۆیە ئینشاءالله. ڕێز و سەڵاممەیە بۆ مامۆستا ئەحمەد خوای گەورە موفەقی کا و سەربەردی کا ئینشاءالله کە بەم بەیانیە خۆشی و پێکەنینی شتە سەر لێوی خەڵکی کوردستان و بینەرانی کەناڵەکەیەوە. زۆر سپاس باوکی دابان. لە کەرکووک جەژن چۆن گوزەرا؟ والحمدلله بەخێر و خۆشی و بەرەکەت پێفەڕی من پێبینیەکمەیە بۆ مامۆستا ئەحمەد خوای گەورە موفەقی کا ئەگەر وەکو برا گەورەیەک لێم وەرگرێ و دڵگران نەبێ لێما بەم جێژنە ئەگەر دڵگران بێ لێم نایڵێ. بەلە ئەوە بێژی گردنی ئازاوی ئەخوا بتوان یەکەم داوا لە خەڵکەکەم کەس پێی نەڵێ کاک ئەحە و ئەحا بڵێن مامۆستا ئەحمەد لەبەرەوەی ئەو ناوچکە خۆش نییە و و مامۆستایشە بە شارە جوانەکانی وتە جوانەکانی ئەبێ پێ بوترێ مامۆستا. داوا لە مامۆستا ئەحمەد دەکەم شعرەکانی و نوکتەکانی بەڕاستی پڕە لە دەرس و فەنگ و عیبرەت بۆ خەڵکی نەسیحەتێکی چاکی تایە خەڵک چاک فەنگ وەرەگرێت بەڵام تەکلیفێکی برایەنەم لێ هەیە تخوا نوکتە بەسەر مامۆستای ئاینی و بەسەر دین و ئەوانە نەڵێ دەستی ماچەکەم و خزمەتکاری.
دەست خۆشە باوکی دابانی شەڵا پرسیارش بەڵێ کۆمەڵێک مامۆسای ئاینی گلەییان لە کاک ئەحمەد کرد لەبەرەوە یەک دوو نوکتەی لەسەر مامۆساوت بۆ کاک ئەحمەد من ئاگادارم پیاوێکە ملتەزمە بە جومعە بە جەماعەت ڕۆژوەگرێ نوێژەکە مسلمانێکی چاک خوای پەروەردگار سەربەرزی تا و ئێوەش موفق بکە و بەجووتم لێم دڵگران نەبێت کاک ئەحمەد سەگە زۆر جوانە بەس بەخوا من قسە و هەرکێ بکەم لە دڵسۆزیە پێیەکەم خوازانی خوا بتپارێزێ باوکی دابانی خۆشەویست کاتێک ئێمە ڕشتەی مرواریە بیرەوەرەکانی مامۆستا مەلا حەسەنی مفەتیش و مەلا محمودی ئازادێمانە خوێنەوە هەمویان خۆیان مامۆستا و عەمامە بەسەری گەورەی میلەتە بوون بەڵام کۆمەڵێ شتیان هەبووە بەرامبەر بە مامۆستایانی لەوە چێ لە خۆشی یا ئەوانەی کە بەسەراتی حوجرە و خوێندن و گەڕانیان بووە بەڵام کامانە بوون ئەو نوکتانی کە تۆ ناڵێم بێگەڕەرەوە بەڵام مەبەستێ لە چیەوە سەرچاوی گرتووە کە بەرامبەر بە مامۆستایانی ئاینی نوکتە دەبووە لەوانەیە ڕاستەکە هەموو کەسە قابلی غەڵەتە لەوانەیە من جاری برا من ئیسا جاری وایە لە دوێکە پەشیمانم نەک لە پارەکە موفقیکە و ئەم جێژنەیش سپاس بۆخوا لە منتەقەی ئێمە لە سنووری ئێمە خەڵکێکی زۆر لژنەیان پێکهێنا لە پیاو مافوڵان و دەمستی گەڕەکان هەستان کام ماڵەی عاجزن لە یەک کام ژن و پیا و سۆران و ناڕەحەتی لە بەینانە خەڵکێکی زۆریان ئاش کردەوە هیوادارم لە هەموو مزگەوت و گەڕەت و جێگەیەک کۆمەڵی ڕیشپی و پیاو مافوڵ و پیاوی چاک وەکو مامۆستا ئەحمەد و ئێوە هەستێک لیژنەیەک دروستکەن بۆ ئاشتەوایی خەڵکی گەڕەت کێ لە کێ عاجز بوو و کێ کێشەیە زۆر سپاس تانەی بڕیە منیش تەکلیفێکم لەوەیە بەس بەلە ئەوەی بێژمی وعد بدات ئادەی باوکی گەورە موفقتان کایە باوکی دابان گوێ لە منیش تەکلیفێکم لە تۆ هەیە بەلە ئەوە بێژمی تۆ وعد بدە بۆ تەکلیفەکەی من والله لە خزمەت تامەی خەمەبان سەر و بان چاو دەکاکە خۆت و هەرکێ چوو ئەخدە تو خوار ڕۆژە بێن بۆ باڕت با لە نزیکۆ جوان لە یەک تێبگەری و نان و چایەک ژۆیەگە خۆن لە خزمەتانەوە والله انشاءالله زوو ئەڕۆم بۆ کەلار و بۆ ئەو سنوورە بۆ تەعزیە وعد بێسەردانی بکەم انشاءالله بە عایلەوە من لە پێنج هاومە خەوەر دوایی نەکبێژی ناوەختە ناوەخت لای من نییە ئەسگاگە هەدیار لەم بەرناماوەنە وعد دەدەی بە خەڵکو و هەرکێ پەیوەندی کردارمە خزمەتی خۆی وشەوە ئاش بۆ سووتەکە کوراخر مۆزدەکە کۆرای قوربانی گشتیان کاکە من نانی خەڵکم خواردی هەتا مردن هەموو ڕۆژی وەڕێوە بەخوا موفقی تا ئەم پیاوە بە ڕێزا قوربان بۆ معلوماتان صفەتێکی زۆر جوانی هەیە کاتی خۆی زۆر فەقیر و دەستنەڕۆ و داماو بووە ئێستا دڵنیا بێ بە پشتیوانی خوا قەت فەقیری و ناڕەحەتی نابینێتەوە لەبەرەوەی باسی فەقیری و داماوی خۆیەکە و پیاوێکی زۆر سوپاسگوزار و حەمد و شکری خواکە زۆر سپاس بە باوکی دابان زۆر سپاس زۆر سپاس ڕێز و سڵامانەیە هونەرمەندی بواری کۆمیدیا شارلی شاپلن لە بیرەوەریەکانی ئاماژەبەوەکە لە پشت هەر پێکەنین و لە قتەیەکی پێکەنی ناویەوە ڕووبارێ لە فرمێسک و گریان هەبووە هەتا لە شوێنێکە زۆر بە هەستێکی پڕ لە جوانیەوە بۆ فەقیری خۆیان دەڵێ هەستێک حەزەکەم فرمێسکەکانم ئەو کاتانە هەڵوەرێنم کە بارانە بارێ بۆی دایکم فرمێسکەکانم نەبینێ جەنابێت بەدەر لەم قسە خۆش و پێکەی نەخستنە سەر لێوی خەڵک حاڵەتی گریان و ئەو شتانت چۆنیایە هەیە بۆ زۆر خراوم ئەمە یەک هەر زۆر دووەمیش منە ئەوە گشتی خەفەت و داخود و خەنەخۆ من نەمەحتاجم نەکرێتیم نە نوقسان نەژن نەماڵ هیچ مشکل بەس خەفەت بە چییە خۆی خەفەت دەزانین چۆنە خۆی بۆ نمونە ڕۆژێک کرێچی هاتێ بۆ ماڵمانێ ڕێزمێ بۆ کرێکی و خاوەنخانێکی چونکە هەموو کەسێوان نییە ئیتر فەقیرات شتێک و نەگریاوتی کا ئەحمەد خوا ئاگادارە بۆ خۆی تێوە بەرچاوی ژنم ناڵەوە داوای کرێکەم لێکە ئێکاکە من بۆ تێرم ئیتر بۆ ئیلایەوە بمشکێنی تۆ تو خواتی شعرێکم بۆ بنووسە لەسەر کرێکی و خاوەنخانەی ئاوان پێ نەکاتە منیش نووسام ئەی دەوڵەمەنی بێخۆف لە مەحشەر داتنیاوە هەروە و بێ دەردی سەر بەس مردنێکی بێحەق و حساو هەرچیت کردووە وەک بەردی بن ئاو قەسەم بێ بەخوا لەسەرتان ناچێ داتان ئەماڵن وەک دار وە پاچێ سەروەت و سامان نایەتە قەورتان هەرگیز مەنازن برا بە دەورتان کەم زەردی کەنوە کرێکی هەژار خۆیشت کرێکیت لای پەروەردگار تا سەر نامێنێ ئەم هەمهەمەیە وەک ماقڵەی مناڵ وەڵا گەمەیە جوانە کاک ئەحمەد لێرە لە شیارێکتا باسی پەرلەمانەکەی تەمانەوەی کە سەرنجی ئەم کتێبەمدا زۆر باسی سیاسەتیش دەکەی ینی زۆر تێڵاوی لە ناو سیاست و حکومڕانی و ئەمانەیە چونکە باسی پەرلەمانی تایە باسی سەدام کیمیایی باران کەرکووک هیشێتی ینی زۆر بابەتەکانی تایە پێوەستن بە سیاستەوە ئەمەی پەرلەمانت 2012 نووسیوە
بدەمەوە یا لەبەرتە ئیسا با بەلاوە شتێ بێژم شتەکانی منەزایی چۆنە من شارەزاییم لە زۆر چ نییە و هەل لە خۆشم حەزەکەم قسەی تیا بکەم ئیسا بۆ نمونەوە لە بیر نەشدێ بۆ نمونە لە ڕاستیان من لە دینە شارەزاییم نییە من ێسێ سەرەتایم خوێندیوە بە قورئان نازانم بەڵام بزانم لە من وریاتنی تیانی قسە نەکەم دڵمەتەقی ئیسا ڕۆژێ پیاوێکا کۆڕێکی بەس لە باوانوو لە پشتی سەری وە نووسیاوە بە خێرهاتنی بە ڕێز هەڤاڵ کاک شێخ فڵان کەسەکەی ئەم هەموو ئیتر دوای لە کۆڕەکان من لە دوو قسەی تێگەیشتم بە گشتی فەرسەفە مرتمش نازانم وتی کاکە حەقە دین لە دەوڵەت جیاکەینەوە ئەمە یەک ئافرەتیش لە ئیسلامە غەدری لێکرا دوانی بە شایەت تێگیری دوای کۆڕەکەوتی کێ ڕەخنەوە پێشنیارێتم من تی من جەناب تەناسم وتم یاخواوە خێر بێ وەستەر چاو بۆ شارەکەمان دوای شتەکانی تۆ گشتی زۆر جوان و بەس من ناحاڵیم لە دوانی تێگەیشتم دوو وەڵامی کورتم دانیاوتی فەرموو وتم یەکەم دڵی ئافرەت لە ئیسلام ڕەش مەکە دوانی بە شایەتێ بگیرێ وا بزانی حسابی بۆ نەکردیە ئەی خۆ براوە پەنجای شەونەمانێ بلوتی بۆ داناگیری کەواتە ئەو باشی لێزانێ بەس من نازانم زۆر شیکەم و بۆ مەسەلەی دین لە دەوڵەتیش هەر کاتی ئەو شێخەی لە ناوەغەی خۆی جیا کرد و حەقە قسەی تیا بکەیت تۆ خۆ پیاوی دەوڵەتی شێخی ژانی دین وڵای ترتی ئیلتیزاماتێکم بۆ دەوت و فەقیرە ڕۆی جوانی نەدا مناسب بەڵام لەمانێشا جارجار قسە ئەەکەم بۆ نمونە کاتێ سوێنی یاسایی خوریا ئەم خولە نەخولی پێشتر سوێنی یاسایی پەرلەمان شوێنێکم بۆ هاو نووسان برا ڕۆ سوێنی ناحەق ئەخورێ لە پەرلەمانە قورئانێ وا لە ئەوێ ئای چەندێ دەستیان پیانە ئەترسم قورئان نەوێ بەرگێ سەوزی پێوەوێ کاتێ لە خوایش نەترسیان بە هەر دەستیان پێوەوێ نە کارەبای هاپێوە نە ئەمپێر و نە پاتری قورئانەکەی پەرلەمان حەقە لەو شوێنە داگری تا میلەت ئاوا گێل بێ و باوەڕ بکا بەم سوێنە ئێمە هەروە لێنێرە ئەوان جوان نەو شوێن زۆر باشە باسی گفتوگویەکی نێوان سەدام و عەلی کیمیاویەکەی وای دوو گفتوگۆمەیە لەسەر خۆت بخوێنەرەوە باش نییە ئەمە ساڵی چەند نووسامە بزانم تاریخەکەی 95 قوربان 95 نووسی بەڵێ دوی 95 ینی ئەو سەردەمەش لە کاتێکا بۆ من هێشتا سەدا ئەمر لە حکوما بوو عەلی کیمیایی ماوە و بەڵێ زۆر باشە کاتە ئەو گفتوگۆ تازەکەیان کەیە ئەوە ئیسای وچێژم قوربان ئەمە وتم ئیسا لە بینی خۆیانە قسە ئەکەن لەسەر ئەم کێشە تێیکەوتن نووسامە سەدام وتی بە عەلی ئەی پەندەری هەرزەلی هەڵەبجە و ئەنفالەکان خەتای تۆ بوو بە قورئان خەتای تریش زۆرە خەتاکان هەزار جۆرە عەلی ئەی سەدامی ئامۆزا خۆکار لە کار ترازا کردەی منە وتەی تۆ بۆ پەشیمان ئەوی تۆ مەی خەرەملم تووخوا هەمووی خۆت وتت بەخوا دوای نووسامە سەدام وەڵا عەلی کیمیاوی تازە کەوتینە داوی پەشیمان بوونۆژ نییە ئەلە عیلاجمان چییە سەدام ئەی بەس ئەی کورە عەلی ئەی بە سەدام وا مەڵێ تەقانم نەدوت بەڵێ نەدوت هەر خۆت ڕەییسی ئیتر بۆچی ئەپرسی سەدام ئای باوکە ڕۆوا مەڵێ ئەلە کەی وتم بەڵێ بڕۆ دواوە ئەی بێهۆش بۆ لێم بیتە کورد و بۆش ئەمەی 95 زۆر باشە ئیتر وەکو پێم وتی من جاری وایە لە بەیانی پەشیمانم ئەگەر لە شوێنێکمایی ساڵێ لەمە و پێشوێت کەم و کوڕێکی تیاوێت تازەکەیان گفتوگۆ تازەکەیان ئەمیش شەر 91ەکە لەو کۆنترە لەو کۆنترە دوو جۆر گفتوگوی ئەویش کاتی بەرەی کوردستانی بوو پێشمەرگەیەک پیاوێکم بینا ئەو کاتە گشتی وەیەکە و نەمزانی چ لایەنێکە بەس هەر لە خۆ جمێنی ئەداوتم خاڵۆ خێرەوتی خاڵۆ ئەمە واوا لە ئەیرا چوون بۆ لای بۆ ئیمزایەک نازانم ئیشی چی بوتی و ناوەختە بڕۆ بەیانی بێڕ ئەیوتی ڕۆڵە قەسەم بەخوا هەزار کەڕێ ناوەخت ماڵ و مناڵی منیان لە خەوەرسانی ئیسا ماخۆڵە منی شعرێکم لا دروست بوو نووسام عەشایەرێک و پێشمەرگەیەکی سفرە یعنی ئەو دنکە ڕێزمەیە بۆ گشتی عەشایەرەکە وتی من خەڵکی لادێم ڕەنجم کێشاوە و نانەڕەقەی من بوویتەوە پیاوە وەخت و ناوەختمان لەلا نەما بوو چەند جار ئەهاتی ماڵە خەوا بوو تاڵیمان زۆر دیوە بۆ نەی ئێوە هاوین ئەماندی بەفر و کڕێوە پێشمەرەکەشتی من خەبات مەکرد بۆ ئەم میلەتە مشکیلە نییە کێ لە زیلەتە بازێ شت هەیە تۆمەی هێنە ناو و دوای نەڕەقەی باوکو بوومە پیاو 100 ساڵی تریش بەخوا من بمرم هی دوای نەڕەقە و یەقەتانەگرم دوای عەشایەرەکەوتی دوای نەو نانەڕەق ئەوسا پڵاو و کەی وەکو ئیسا کوردوا بڵاو و مەکینەی ئەوسا کاکە سۆپەر و لەجێی مارسیدس بە قورئان کەر و بەدەستی خۆمان ئەمەمان قۆمان هەرچی سەیرەکەم خەجاڵەت خۆمان دوای پێشمەرەکەوتی ئاخ عەشایەری نەزانی لادێ ئەڵەی کەلاکە دایم بۆنی دێ
ئەیەوێ ئەو سابێرێتە بەرۆ وەقاتیە کوردی و لاسی کێشڕۆ سۆپەریش تەواو باوی نەماوە کوپەی و ئارتۆبی بڕۆهی پیاوە دوایی ئەشارەغەوتی بەخوا کاتێ هات من پاتم بۆ کڕی چی دەمیە کردووە پەتی ئەوڕی لە ناو ئێمەدا بووە ئەو پیاوە وا ئیسا ئەوەنە دەمی بەڵاوە کوپەی و ئارتۆب تێرێتە بەرەوە 100 جار خستیمە لە پاشکۆی کەرەوە دیارە چی بڵێم هەر بلە بلەس ئەو ڕەنجەش دامانوە کای سەر ملس زۆر جوانە ماوەس ئەحمەد لە گەشتێکتدا بۆ هەورامان و گوندی ناوباخان بە خزمەتی یەکێ لە کەسایەتیە خۆشەویستەکانی کوردستان کاک مەلا مەعازەگەیت و لەوێدا داوای ژن و لێکە تۆش ئەڵەی هەوڵی جدید بۆ دەمزانم ئەم گەشتە لە چێوە سەرچاوی گروە ئەگەر لێرە خۆزگە کاک مەلا مەعاز ڕقم تەلەفۆنی هەبواە تەلەفۆنێکمان کردای باەسە جەژنە پیرۆزێکمان لێ بکرد من هەر حەزمە کرد سەردانی ئەو پیاوە بەڕێزە بکەم پێشتر ئاشنایی لەگەڵ یا هەبوو لە ڕێی هەر چوم سەردان ئاخر لە ڕێی ئینەکانەوە دناسی شتەکانم بینا و وتارەکانی ئیتر چوون باوکیشی کاک ناسەر ئەلحەق حورمەتێکی جوانی گرت ڕێز و سڵاوان بۆیان وازێکی جوانی گرت من سڵاو ڕێز و حرمەتم هەیە بۆیان چون لای مەلا مەعازم کاک مەلا مەعاز تەکلیفێکم بێ بێژە پێم جێوە جێبرێتی وەڵای ژنم گەرەکە ئیتر لە ڕاستیە نەچوون بۆ لای کەم چوم ڕێم نەکەوتو یەک دوو جاری توشم نەو لە ماڵا بەخوا پرسیاریش مەر بۆ کردە بەڵام گەرەمە دنجێکی بابەتی خۆی بێت ڕاست ئەوەم دەست نەکەوتی ئەنە تەکلیفەکەی ئەبی هەر جێوەجێی گە ڕۆژێکی ژوو با ئەم جارە سەری لێ بدەم تۆزە جدی دەچ منەوە مەسەلەکەەوە من سەر لەو ئیسا خەڵکی وایە لەوانەیە وا بزانێ من بەس سەر لە مەسئول و دەوڵەمەند بابەگە من تا ئەچم بۆ لایەکی لەوانە چم بۆ لای دوو لەو شێتانیش یا دوو لای فەقیرەکان ئیسا مەلا مەعاز چوون بەلا بەخوا ئاگادارە شانازیم پێوەچوم لای پیاوە ئەحمەد کوڕە داویە دووسێ جار سەردانم کردیە ئەحمەد تەپەڕەشی داوەتم کردیە یعنی لە هەموو شوێنێکاچم سەردەم لەو کەسانە و ئەو پەڕی بەڕێزیشندام زۆر باشە تۆ تا پۆلیسی سەرەتایت خوێندەوە ئەم نووسین و ئەم وشانی کە بەکاریانێنی لە ئینسانێک ناچێت لەوەی کە تاسی سەرەتایی خوێند بێ کاک ئەحمەد ینی هیچ 2000 خوێندنەوەی ترت هەیە لە کتێبی ترا هیچ دەورە و مەورەیەک هیچ کەسێکەیە شیعرەکانت بۆ ڕاستکاتەوە نە بەخوا من هەر عەلە بابەڵاقم لە ناوی مەوزوعەکە و جارجار باش دەرەچی جەبتیایەوتی کا ئەحمەوتی خوا ئاگادارە شاعیرێک لە شارەکەمانە داوەت کریا وتی خوا ئاگادارە ئاوا سیرمەکرد گوێمەگر نەمەزاری چیەژە دیارە ئەم لە شعرەکەی ئەو تێنەگەیە هەرچی مەگر تێنەگەین چێژتی بەس حەمەی برازان بە لە من چوو وەسەرم زانیەمە سەری حەمەیە وتی حەمە دێڕۆ دێرمنی باداوە تی کێشەکەم بۆ دوو کێشە خوا یعنی حەمە تۆ لە من وریاتری بۆ داڵغەم وتی وڵات دوای کۆڕانەکردمە پشتی ملی حەماد محەمەدی تی حەمە ئەو بۆچی ملی باداوتی وەڵام مامە ئەوە ئەمت خۆزم بزانێت چیە جوتی خۆلۆخۆمان تیە گەشتی براڕۆ بە کەلاوی خوا منی وەکو حەمەوان بەڵام هەر لەم لاولا جارجار نوکتەیە لێرا و قسەیە لێوە و ئیشێ لێنتر ئا کەڵەقەی کردو و لە چە مەجلیسێکا بێزار بوویت وڵی زۆر ناڕەحەت بێزار ئەو بەڵام لەو مەجلیسانەی بێزارم کۆمەڵێک قسە هەیە من لەوێ مەبەستێکم ئەیکەم بۆ ئەوە نایکەم بەڵاوە بکە چییە زانیەکی وەدزیوم بالی دەکرد ئاو لە خۆنی تەسویرەکە بەڵاوی پێکرد ئەنە من ئەو تەسویرانە لەسەرت کەوتووە بۆ نەگەر لە مەجلیسەکە قسەیەکت ئەرێ وەڵا خۆی وا بووە زانیشمە کردمەوە خەتای خۆمەوە بەڵام من داوای لێبردن ئەەکەم لە ئەو کەسەی بە هەر شێوەیەکی غەڵەت ناوی ماورد بێت هەبووە من تاوانبارم ئەبووە نەموتای ڕاستەکە ئەحمەد چەند منداڵت هەیە جەنابەت من دوو کوڕ سێ کوڕ و دوو کچمەیە خی گەورە بەختەوەری لە ساڵیان کات شەغالێکیان لە سلێمانیەکیان لە کەلاش شوگرە کوڕەکانشم دوای ژنیارە بەختەوە من کامیان چۆتەوە ینی بەجۆی لە جۆرەکان کاریگەری تۆ یام ئەم نووسین و تەنز و پند و قسە نەستەقانەی لە تۆ بۆ ماوەتەوە وەڵی هەرسێکیان بەشی خۆیان باشن مەسەرن ئەوەنە میوان ماناتێ و گەڕیاین ئەتوانن میواندارێتی خەڵکو و هات و چۆب ئیلاقە و یانی ئیلاقەی ئیجتماعیان وەقەوەتە و زۆر باشە کاک ئەحمەد تا ئێستا هەبووە وەسفت بکرێ پێت ناخۆش بوو بێ وەسفەکە ئایا زیاد بوو بێ یا خۆت کەم بوو بێت خوا ئەزانە قینمە لە وەسفی خۆم ئەزانی بۆ حەزەکەم ڕخنم لێ بێت ئیسا ئەو پیاوە تەلەفۆنی نەکرد دەرزە گورج وەریەگرم بەس سوپاسەکان زۆر وەرناگیرێت ئەو قسە لە دڵسۆزیە ئەیکات خوا ئەزانێ حەزەکەم تا دوو وەسمە دێ چوار زەمم بکەی لەبەرەوە بکەومە خۆم بزانم چیم خراوە لایوم ئەوە ئەو شۆ لە ماڵێکا داوەتم ئیتر ماڵی ئاواوێ ئەمەنە وەسفی دامە خۆم زانیم بڕێکی زیاغەیە یعنی ئەو لە خۆشەویستی ئاخۆوای کرا تۆ پیاوێکی وایتەوەیتە کاکە بەخواوانی من ئەوەی تۆ وتو نیوەیشی نەوم ئەمەنە وەسفی دامۆ لە حەد وە دەر من سپاسێکم دیارە ئەو منی خۆشگەرەکە ئیتر لە بینی ئەم دەمەتەقاینەوە باسی ئەم زروفە کریا منیش ماڵم بڕبێت دەمم نوێستیاوتم بەخوا ئەم زروفە 10 ساڵ لەمە و بەر ئەمزانی وای وەسەرتێ
وتی بەخوا کە ئەحمەد کەری شەیزانی پێ قەزای تۆ سعدەوەست لێ دوای پێکەیت دوور لە تۆ جا باسی گردن ئازایی کرد من عەتای مامەم لە کرار عەتای حاجی مەحموود عەتای مام هەموو جەژنی هەرچی غەرازەی نێرێ بوو ئەوە نییە بێژی وەڵا فەقیرەی نێر هەر خۆی وەکو واجب کردێ سەرچاری خۆی عەتای مام هەموو جەژنی ئەمەرە غەرازە نێرێ 15 ڕۆژ دوای جەژنی کورە مانگە دوای جەژنی تەواو نایە ئەم جەژنە بێژەی باشە تو خوا ئەحمەد گردن مازا کردم خەجاوەت خۆم عەتا گردنی چی ئازاکەم کاکە هێشتا تۆ برێژی گردن مازا زۆر باشە ئێمە تەبەن قسەیەکشمان بەرنامەیەکشمانەیە لەگەڵ حاجی مەحموودی بالیکە دەریا حاجی مەحموودی خزمەتی کامل تەبەن پێشەوەی کە بەرنامەکەی لەگەڵ تۆمار کرد پێم وایە شوێک پێکەوە هەندێک ڤیدیۆتان بڵاو بوو بیەوە بەڵێ سەردانی کاتی ئەگەنە لای پیاوێکی ئاواوەکو حاجی محەممەد کە هەردووکتان عادەتی شێعر و یەک جۆر قسەی خۆش و ئەمانن چۆن وەڵامی یەکتر دەدەنەوە چۆن تەعامل لەگەڵ یەکترا دەکەن معجیبە من بە شێعر و شتەکانی یەکتر یەکتری هانەدەین هەستەکەم ئەو لەبەر من ێژێ وەسبی منەکە مەسەن منیش هەر ئاوا یەکتری هانەدەین و حەزی شەکەین ئیلاقات و برایەتەکانمان تێکەڵ بێت حاجی محەممەدیش پیاوێکە لەنان ناترسێ ماڵی هەیە پیاوێکی زۆر بەڕێزە و من چوم سەردان و سەردانی کردو لەزت لە یەکەوەی لە ڕاستیا کاتی ئەگەین یەکتەکە و پیاوان شەڕ قسە ناکەن شەڕ نوکتە ناکەن شەڕی مەناقەشە ناکەین بەڵام ئەو لە هەر بابەتێ شعرێ بێژە من جێژم دانەیەکم لەو نەوعە هەیە بۆ شەڕ شعر باسی هەڵبژاردن نایکەنە شەڕ شعر بەڵام هەرکێتی خۆی جوانەکانەکەوێتە بیرمان وتی تۆ لەسەر هەڵبژاردن چی وتگە تو مەڵام من یەک دێڕمێ خۆبرا من جاری وایە خەڵکە چێ بۆ هەڵبژاردنێژە دەنگ دەمەکێ کاکە من ناتوانم کەس دیاری کرد موبایل و تەسویرە و دەنگ و ئەمانوتم وەڵی خۆ دەزانی بەس ئەتوانی تۆ بێژی شعری هەڵبژاردن چییە وتی فەرموو وتم نووسامە مادام ئازادە دەنگ بدەی وەکێ ئەم وەسیەتەی من تو خوا بگرە گوێ هەرکێت هەڵبژارد بۆ داشایەتی ئەبێ ڕازی بیوە نیهایەتی چی تاوان بکار شەریکی لای خوا درەودە لە سەو نەمزانیش نایخۆ ئەویش وەڵامیایتەوە ئەویشتی خۆی ودا شارەکەی کەواتە هەیە بەنامێکمان لەگەڵ تۆمار کردو هەندێک شتی جوانەڵێ لەوەی کە چوینەتە لای ئەویش ئێستا لەگەڵ یان تۆزێکتر بەرنمەکەی پیشانە دەین کاتژمێر دەبێت پێکەوە بینەری دەبێت زۆر باشان دێ نوکتت هەیە لە ناو کتێبەکانە یەکێ لەو نوکتانە گەرچی 2012 نوکتەکان کۆن بەڵام دێ نوکتە هەیە کۆن نابێ لەوەی کە یەکێک ئەڕوا بۆ خارج خۆی بە کەرکووکیە ناسیێنێ من دایمە لە نوکتەکانما شوێن دیاری ناکەم بێژم کەرکووکیە وایوت هەولێریە وایوت ئەمە چونکە گشتی بۆ من یەک ماڵە من لە هەولێر و لە کەرکووکی وەکو باونر وایە بە منخوا گادارەوە خەڵکی بەڕێز دیاتیا و بۆ من کوردستان گشتی یەک ماڵە بەڵام جارجار براوە ناوەم براوە ئیسا بۆن منە ئەم جارە کەوتمە شارە زوریەک براوەیە بۆ یەوتمە ێژە شارە زوریەک چووە بۆ خارولێەوە کەرکووکی خۆی دا لە قەڵم کەرکووک دیارە ڕێز و حرمەتێکی تایبەتی بووە لەسەر ئەوەی بەبەختی زۆراتەوە سەریانە لە مقابلەکە وتیانە باشە تۆ خەڵکی کەرکووکی فڵانە پرد دیارە ئەو پردە ئاویاتە فڵانە پرد لە کەرکووک ژێرەکەی ئاوی هاتیا وتی ئەرە وەڵا باوکم لەوێ خنکیە وتیان وەڵا درۆکەی ئەوە ئاویتیانی وتی ئەزانم لە تینگە لە تیناوتی یعنی ئاقڵ و خۆی پەنکەی نەیەوە زۆر باشە چینە لای ناوبڕێک و دوایی دێنەوە خزمەتکار بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دێلەوە لاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە.
سروشتەوە شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی تێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان، درێژە دەین بەم جۆرە بەرنامە ئەمەی کەمڕۆ دڵی ئەوەی عزیز و خۆشەویست لە ڕێی کۆمەڵی پند و حیکمەتەوە خۆش بکەین بۆ تێڵکێش لەگەڵ بەرنامەکەی برای بەڕێز مامۆستا ئەحمەد ناسرا بە ئەحەنۆکە. بەرنامەیەکی ترمان بۆ ئامادەکەین لەگەڵ یەکێک لە پیاوە بە حیکمەت و قسەزانەکان و شعرزانەکان کورد، بەڕێز حاجی محەممەدی بالیکەدەری. با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین و پاشتر دێنەوە لای کاک ئەحەنۆکە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، جەژنتان پیرۆز بێت ئازیزانی بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە هاتوومەتە خزمەتتان لە گوندێک لە نزیک خاڵی سفری نێوان عێراق و ئێران لە نزیک پێنجوێن. ئەگەرچی نزیک بە کاتژمێرێکیش لە پێنجوێنەوە دوورە، ڕێگەوانێکی خراپیشەیە، بەڵام هاتوون بۆی کە لە خزمەتی شعر و قسە خۆش و نەسیحەتە بە پێزەکانی حاجی محەممەدی حاجی مستەفا بین، ئەو پیاوەی کە ناوبانگی دەرکردووە لە شێعر. پێکەوە دەچینە لای و بەرنامەی پەیامی ڕۆژمان بۆ دەڕازێنێتەوە. حاجیگان سپاس بەوە دەرفەتە. ئەوەکەمی جەرا گیانیا خوا بەخێر بێن، براکەم بەخێر بێن، سەر چاوم خۆشحاڵ بووم کات. سەلامەت بێ حاجیجان. چۆن هاتنەم چۆڵەوانیە؟ حاجیگان ئەگەر لە بەرتۆنە بۆیە ڕێمان ناکەوتەم چۆڵەوانی. کەسی وای تێنای.
ئەو کەسانە کە بە کەڵکی بازاڕیان نایەنێرە مەگەر یەکێکی داما و هەناسە سەر لێ ڕووکاتە ئێرەوانەکە لە فەقیری خۆی هەناسەریان لێ ئێستا تۆ ئەم چۆڵەوانێت ئاوادان کردوێتەوە جگە لەوەژەوە نییە شاشەکانیش ئاوادان کردوێتەوە خی گەورە ئاوادانی کاتەوە یاخوا ئامین ئامین ئینشاءالله یاخوا بەخێر بێن برای شیرینم ئاواتە خوازم کەپتان بینم جەلالەزانیش لێروێرانە بە چاوی خۆدی ئەو جادەوبانە چوار حیزبی ئیسلام سیانی عیلمانی چا کوردستانیان کرا قوربانی داواکارم لە مەسرور بەرزانی ئەو جادە قیرکە زۆر بە ئاسانی بۆمان قیر بکە هەتاکو و میشیا و با کابینەکەی بخەینە سەر چاو کاکە قوباد و ئەو بنەماڵە ئەو جادە خۆڵە 28 ساڵە زۆر باشە حاجی چۆن ئەم شعرانە دەنووسیتەوە لە بەریان دەکەیت وڵای قوربانەمانە هەریەن و ئیتر ئەو کوڕەمان لە سلێمانیە هەمووی نووسیوە و لێرەش تەلیفۆنی بۆ کەمەگەل لە شوانی وە شعرێکم بۆ ڕێکەوێ ڕۆژێ لەگەڕان لە ڕێیەکە لە شوێنەکە شەو تەلیفۆنی بۆ کەمەڵێ عومەریان مبایلەکە گرە و قەڵەمەکە و ئەرەوڵا بۆ منووس چەند شعرت کۆ کردوێتەوە لە چەند ساڵەوە خەریکی وڵایی قوربانەمە تقریبەن لە نەخوا لە نەوە و ئیتر ئالە و دەورە هاتی نۆیتر لە ئینتیفازە ڕامان کرد بۆ ئێرە بە لە ئەوژە شعرم زۆر بوو بەس نەنووسەران ئەوانە ڕۆین ئێستا کاتە زۆرت کۆ کردوێتەوە بۆ چاپوش زۆرەی حازرت کردووە بەتەمای بەخوایتر نازانمە کریان ناکرێ بەزیتر زۆرە جگە لە شعرەکان قسەی نەستاق نەسیحات بۆ خەڵک بۆ دەوروبەر چیت هەیە وڵایتر نەسیحەتیم هەر بە شیعر نەسیحەتی خەڵکم کردووە و بە قسە و ئیتر هەچ کەسی پێی بگەم ئیتر ڕێی ڕاستی پێڵێم و ئەوە ڕێگەی ڕاستەوە ڕێگەی شەوتەوە ئاوایتر ئەم خەڵکە خۆشیان نەزانن ئیتر ئاوا چاوێ خشێنن بە خۆیان ئازان ئەمە چەند ساڵی ئێمە چیمان کردووە ها مەسیری ئەو خەڵکە چۆنە زۆر باشە ئەگەر نەسیحەتێکی گشتی خەڵک شعری تازت هەیە لەس ئیترەوە بە ئەم نەسیحەتتان ئەم نەسیحەتەم لە بۆ گەلی کورد گوێم لێ ڕابگرن لە درشت و ورد ئەی برای کوردم تۆ مسلمانی شوێنکەوتوی ڕەسوول ئەهلی قورعانی بۆ دەنگە نەکرگە ئەمریکا هات سامانی وڵات بە تاڵانە باد بەرگی لە بەری ژنت داماڵی تۆ لێ خەوتوی بەبێ خەیاڵی چۆنێ لەبیر کرد ڕەسوول و یاران لە لای یەهود و ئەکران تیرباران تا ئەم دینەیان گەیاندە دەست تۆ 24 سعات بە یەک نانی جۆ بەڵام داخەکەم ئیمڕۆ من و تۆ گوێمان ڕاگرتووە بۆ ئەنتەنیاهۆ بزانین کە ئەو چۆنەدا قەرار چۆن کوردستانمان بۆ ئەکا ڕزگار هیچ گوێمان نەدا بە داگیرکردن دنیاویست بووین و ترساین لە مردن فەرموودەی ڕەسوول هاتە دی برا ئێمە بووینەتە کەفی سەر دەریا بە کزەبایە با ڕژیا شەماڵ ئەمان فڕێنێ لەم یاڵ بۆ ئەو یاڵ هەر قەومێ یەکتر بکاتەوە مەدبار تاماوە باریان ناگاتە هەوار هەر کەسێ دیفاع نەکا لە ئیسلام پاڵەوانیش بێ ڕێویە لەلا بەقەی ڕێویشیش بەخوا دەسەڵاتینی هەر کەسێ خۆی بە مسلمان بزانێ و بەڵام خۆی مت کردبێ بەخوا وەر بەکەڵک زۆر باشە حاجی لەم چۆڵەوانیی وەک زۆر جار خۆڵی لە گوندە دڵگیرە بێنازەکەی خۆتان باریکە دەر زۆر جاریش وەک خۆت ئاماژەت پێکرد خەریکی شوانی سەرخاڵی پیشەیەکی پیرۆزایتر پیشەی ئەمە ئەوەیە تر وا تازە ئەومانە بۆ مشغوڵ بووین زۆر باشە هیچ شعرێکت لەسەر ژیانی خۆت نووسیوە یا هەتە شعر ژیانی خۆم لەسەر خۆت لەسەر چیرۆکێکی ژیانی خۆت لەسەر ژیان وڵایتر ئەوڵا ژیانی خۆمی تر ئالم شەش ڕژا ئەتا تەلیفۆنی بۆکردمتی باوە حاڵت چۆن وتم وڵا ئەم حاڵ ئادێ حاڵەکەت بە شعر پێوت ئەرەوەڵا بە شعری خۆم و نەسیحەتێکی ئەوشم کردووە ئیتر نەسیحەتەکەی ڕەنگە بۆ ئێوەش باش بێ بۆ خەڵکی شەر باش دڵنیان باش ئەرەوەڵای تر ئادێ تەلیفۆنی کردی باوە چۆنی و باشی ئەوە شەوی و شەوی دوایە تەلیفۆنی کرد باوە چۆنی حاڵە باشە چاکیش کرد وەڵاوتم ئاتا گیانەرەوەڵا باشم لەخوا بە زیادە زۆر باشم ساخ و نەخۆش نین و ویلاگنی و برسیمانی و تێر و تەسەلین گوێگرە باق نەسیحەتێک بکەم و باسی خۆشم بکەم وتم ئاتا گیان پیری زۆری هێناوە عەمرم زۆر ڕۆیوە و کەمێکی ماوە خۆت و عومەر و گژماڵ و خێزان ئەتان سپێرم بەخوای میهرەبان وەسیەتم بۆ تۆ تاقە گوڵەکەم ئامانەتی تۆ و عومەر و ئادەم ڕۆڵە تۆ مەردی ساحەی دنیا بە لەسەر ئادی خۆ زۆر بە وەفا بە لەر قەوم و خزم و دراوسێ و جیران زبان شیرین بی ئامان عەتاگیان ڕۆڵەم دنیا تاقیکاریە ئەوە فەرموودەی زاتی باریە ئەوەی لە زیاڵە ئەیکەی نۆشی گیان بیە پشیلەیە چاکترە بۆتان هەچی ئەبەخشی لە داری دنیا هیچ کەس نەزانێ غەیری خۆت و خوا لە خێر دەرنەچێ نەڵی لە لای کەس خوا پێی ناخۆشە ئەگەر عەقڵ هەست ڕۆڵە لەم دنیاگە سەرت بچێ هەتاک و ماوی نوێژێک نەچێ
وەسیەتی دووهەم ئەمەیە بۆ تۆ دوور بە لە کیبر و ڕیای و درۆ ئەگەر بە شمشێر سینەت بکەن شەق ئەتۆ لانەیە قەد لە ڕێگای حەق سەبریش دراوسەی حەقە بزانە فەرموودەی خوایە لە نێو قورئانە کوڕی شیرینم خاوەن حەیا بە ڕەفیقی پیاوی زۆر بە وەفا بە وەسیەتی سێهەم ئەمەیە بۆ تۆ دەستمە دامێنت جگەرە مەخۆ جگەرە ناخواش کورد با سەروتم با خەڵکی لێ وەسیەتی سێهەم ئەمەیە بۆ تۆ دەستمە دامێنت جگەرە مەخۆ خۆ ئەگەر ئەڵێی زەرەری نییە ڕۆڵە پێم بڵێ قازانجی چییە فەرموودەی پیاوی زانا لە لامە هەندێکیان ئەڵێن جگەرە حرامە نەسیحەتی وام نەکردووە بۆ خۆم ڕۆڵە بزانە من دڵسۆزی تۆم عتا باوکی وا دەست کەس ناکەوێ لە قسەم دەرنەچی گەر منت دەوێ ئەویش پێشکەش بێ بە ئێوە بەخەڵ دەستەکانت خۆش بێخوا لە یەکتان نەکە ئیشاڵڵا حاجی لەسەر جەژن بابینە سەر جەژنەکە جەژن واتە تەبایی و ئاشتەوایی بەڵام ئەمڕۆکە خەڵک زۆر جەژن بۆ تەبایی و ئاشتەوایی یعنی نایکەنە وێزگەیەک بۆ تەبایی و ئاشتەوایی زۆر جار تەنها بۆ خۆعرزکردن خۆ نمایشکردن ڕۆژێکی پشووە ئیسراحەت وەرگرتنێک و خواردنێکی خۆش و ئەمانە بەکاری دێن خۆ ڕازانەوە هیچ نەسیحەت و شیعرێک تێ لەسەر وەڵی شیعر لەو بارۆ تەنیا دوو کەلیمە هەیە شیعر بەس پەلەمەکە جارەکانی با بڵێم ئیمڕۆ جەژن زمانی زوو ئەم دێمە جەژنیانە کردوانی ئەچوونە مزگەوت و هەمووی یەک ڕێبوو پارتی نەبوو یەکێتی نەبوو شوێعی نەبوو کۆمەڵ نەبوو یەکگرتوون بەشەر نەیە ئەوانە هەر ناویان نەبوو ئەو خەڵکەی هەمووی یەک بوو هەر یەکێتر چۆن ئیسلامەکەی گرت بوو بە ئەگەر بە خاو خلیچکی بوو بە حاڵ نوێژێتێکن نایەکرایە بوو چاک بووە بوو ئیتر ئەوە بوو ئەو سادەکاریە ئەو ئانە وابوو ئیسە وەسعی دنیا ئەم مەوزوع حیزب و شتێکێکیاوە کابرا ئەگەر 100,000 جەژنی قوربانی بۆ بێنی ئەو بەزمەی خۆی تێگنا لەبەر خاتری جەژن بێ سڵاوکا لە تۆ مەرحەبایەکە تۆ کۆمەڵی تۆ ئەو یەکێتیە و پارتیا و حسکەیە فڵانەیە کۆمەڵەیە یەکگرتووەیە بزوتنەوەیە سەلەفیەکانە یارکە ئەمانە خۆی وەزعی خەڵکەکەی دوور خستۆتۆ لێ یەکوانیە خەڵکی ئەو کاتە هەموو یەک دەست بوو یەک دەست ئەم خەڵکی چەمیش لێرە هەموو یەگەی بێک سەلام چۆنی چاکیش کرد حاڵە حواڵ ئیتر ئەوە نەبوو ئەم پارتی بێ و یەکێتی و حسک بێ و شوێعی بێ و فڵان بێ و کۆمەڵ بێ ئەوە نەبوو ئەوە ئیسەکانی ئیسە ئەو بەزماتۆتە ناوم خەڵکەم خەڵکە ئەو شتانەی زۆر بە قرس گرتووە وانە ئیستا خەڵکی ئەم دێمە مەسەلە نەگەر ئەو حیزبانیژی هەموو تیا بێ ئەبێ خۆ دیەکە پارێزی خۆ ئەبێ هەمومان یەک بین خۆ ئەبێ هەمومان ئەوانە قەینا تۆ هەر کەسێ هەی لەگەل هەر کەسێکە هەی بەڵامە بێ خۆ بەرژەوەندی میلەتەکەت بوێ حاڵی گوزەرانی ئەو خەڵکە سیرکەی بزانی چۆن نەژیر چۆن ناژیر کێ نێتە قەبر کێ لەگەل تایە بۆ سەر زیارەت کێ تەعزیەکە تا دانیشێ کێ میوانەکە دەباتەوە کێ لە شایەکە تا هەیە کێ لە شینەکە تا ئەبێت تۆ ئەوانە هین نەکەی بەڵام میسەکانێت تەفرەقەکە زیاتر دروست بووە تەفرەقە کەوتۆتە ناو خەڵک تازە جەژنیشەکەنە لە دەرگاکەەوە ئەچێتر بەخوا ناینژوە بەس ئەبێ و جیکلێتە بۆی بێن جیکلێتی خۆی هەڵگرێ و یاڵا بڕۆ بیخوا ئیتر هەرەوەیە ئەینە دڵی لە لای جەژنوشت نییە بەس شعری تایبەتت هەیە بۆی تەنیام کەلیمەیەویش بەخوای نازانێتە بیرم یەک کەلیمەیە وتم بە کوردی قوربان بە عەرەبی عید یاخوا پیرۆز بێ لە ئەهلی تەوحید کەسێکە نایگرێمانی ڕەمەزان قوربانی بۆچی ئەمامە جەلالگیان هەزار حەجیشکەن حەجیان بەتاڵە چون شیرک و بیدعە لایەن حەڵاڵە ئەمانە قەومی دنیاپەرستن بۆ هەڵگرتنی دینی خوا سستن دینی خوا لەلایەن زەحمەت هەڵی گرن هەر قەومێکن دنیاوی سوینە گشتمان وای نترمەیە قەومەکە وای ئەو خۆی ئەیبینی بازاڕە بینی شارە بینی ئافرە دەبینی دنیابی زۆر باشە لەسەر پرسی ئەمڕۆی کورد دەبینی هەمومان پەرتەوازەین جگە لە هەرێمی کوردستانەوە حەزبەیتی ئاسێری باکوور باش و ڕۆژەڵات هەموو ئەمانە بکە ڕۆژاوا وەزای کورد پرزە هیچ شیعرێکت لەسەر کورد و ئەمانە هەیە لەوەی کە یەک پارچەی و یەک دەنگی و یەک ڕەنگی و یا با بڵێن ئەو کۆستانەیە کە لە ڕابردوودا بەر کورد کەوتوون ئەیتر ئەو شیعرەکەی ترەگەڕەڵی با کۆنەکە بۆ بخوێنم کە قازی محەممەد چی بەسەرات و کێکی بەسەرات و چۆن ئەو بڵێم لەسەر مۆزە تازە هیچ دەنووسیەوە بۆ منەوە تا ئێستا جارێکی تر کورد لە سووریا وێرانە لە تورکیا هەر وێرانە لە باشوورەوە وەزعمانە لە ڕۆژەڵات ینی تا دێت مافەکانمان هەر دووترەکەوێتەوە ینی بەدەستێنانی خەونەکانمان وەکو سەرابی لێ هاتووە مافەکانمان ئێمە یەک نین هەر قەومێ یەک نەبێ و یەکێتی تیانەبێ و یەک نەخوێنێتەوە نەبێ مەتیعی یەک نەبێ ئیسە بڕۆ ئیسەیش بەو سەر لێ شێواوی داماویە لە وڵاتەکان بڕۆ لە عەرەبستان لە خوارەوە کەڵەشێرێکە گەورەی 10,000 کەس کەڵەشێر وتی قویترەوە نەڵێن ئای بە قوربانم دەنگ خۆشە و تەواو گوێگرن تۆ لێرە
پیاوی خوا بێنەبی کە گەورەی خەڵکە نانەوێت پیاوی زاڵم و ستەمکار بێنە نانوێ ئێمە کێمانەوێ ئێمە مەلیکمان نەویست عەبدولکەریممان ڕازی نەبووین عەبدولسەلام ڕازی نەبووین عەبدولڕەحمان ڕازی نەبووین ئەزانی ئەحمەد حەسەن بەکر ڕازی نەبووین بە سەدام دنیامان ئاخر کرد عەرز و عاسمان پیرەژن خۆی ناقوربی کە بە خاتری خوا خوایە لە ناوی بە لە ناوی بر ئێستا هی کورت هاتووە ئەم بەم ڕازی نی کاکە بە مالیکی ڕازی نەبووی عەلاوی ڕازی نەبووی بە عەبادی ڕازی نەبووی ئێستا عادل عەبدولمادی کامە ئەمە ڕازی نی هینەکانی خۆمان کەس ڕازی نییە. ئێ باش حاجیجان چیت هەیە لەسەر نەداری بۆ خەڵک شارەت هەیە هیچ بیش بێ ئێستا بۆم ناخوێنێ جەلا لەوانە ئەوانە زۆر گەینن چیتر تازە بەدەستەوەی لە شارەکان ئێستا شیعری بۆ بڵێم یا قسەکەین وەڵاش حەزەکەم شارێکشم بۆ بڵێیت وڵایتر شیعر هەیە لەباری ناسان بڵێم چی باسی نەوتکەم باسی نەوتەکە بکە باسی هەردووکیانەکەین بەس باسی نەوتەکەم جارێ بۆ بکە ئەو نوێتی بۆتە بەڵا بۆمان هاوار بە ماڵم کوردی بەسە زوان کەوتویتەتە گێج دەریای بێسامان دراوسەی خراپ گەمارۆی داوی مەلەوان نەبی حتمما خنکاوی ڕیشەی وڵات و دەراڵ لە بێخا تۆ خوا کێ دیوێ دێ پێنج خوێخا ئەگەر دێ پێنج خوێخایتیا بێ ئەمێنێ و خەڵکە ها ڕیشەی وڵات و دەرهاڵ لە بێخا تۆ خوا کێ دیوێ دێ پێنج خوێخا ئەگەر پێنج پیاو ببن بە باوکی کوڕێ بێساحب گورگورگیە دڕێ هەموو قازانجی ئیزاعی کوردی پێمان نەزانی و بێگانە بردی برای مسەقەف زۆر بڵێ کەمزان بەرووبوومی تۆش چووان دەران ئیتر بەسیەتی کاکەی خوێنەوار خوێنی میلەتان مژی بە یەک جار هەموو بۆ پارە کەوتو نەبازی یەک قسە ناکەن خوالێ بێڕازی میلەتی هەژار ژیانی تاڵە دوای ئێوە کەوتووە چەنای چەند ساڵە فۆرمێکم وەرگر بۆ بەرمیلێن نەودزستان تەواو بوو قەترم دەست نەکەوت تۆ خوا پێم بڵێن وڵات بێنەوتە یا وەزیری نەودلار و سەرچەوتە بۆ خۆ سپلێتی گەرمی لە پاڵە بە قسەی خۆ بەهەشت بۆ تۆ حەڵاڵە نەود بدزە و خەزنی کە بێخەم با سەرمانە بێ لە ناو جەهەنەم نەوتیش لەگەڵ خۆتان نابن لەوێ معلوم نییە سەرمانە کوژە بخەنە کڕێوەیە ئێستا فۆرمەکەت وەرگرت بۆ نەوتەکە بەرمی لە نەوتەکە وەرگرت بەخوا 3 ساڵان فۆرمەکەی من باقڵ تووڕە وەرت نەگرت بەخوا لە ناو شاری شابێخەم هێشتا ڕەنگە تەواتی شار لەوانەیە وەریگرن شار دنیای خوارد تۆ لەوە ئێمە دنیامان خوارد شار دنیای خوارد ئەوان لێوەڵێن ئەو سێماڵە دیەکەیان خواری نەکای خۆمان ئێمە ژڵێ ئێوە دنیا باشە ئێستا لادیەکەتان سێ ماڵیتیان وڵا سێ ماڵ جاران چەند ماڵیتیان بوو وڵا جاران قوربان هاتینەوە ئاوان کراوە لەنەوە و یەکا چوو بۆ دەور 2000 لەو دەورا ڕەنگ 80 ماڵی تا بوو هیچ تەیە لەسەر بێنازی لادیەکان وڵایت بێنازی لادێن لادێ بێ نازەیترەوە تەوالی ئەو لادێ شارەت هەیە لەسەری هیچ وڵایت نازانم تۆزێ هەیە دنکێکی لێ بڵێم باش ئەرەوەڵا ئەم دێ لە پەنامانە چۆڵ بوو بۆ ڕۆژێ چوومتم بزانم ئەم دێ چۆنە و ئاوا ناوی چێ دەکەن هۆ بەسووتە باش چوومە لای هۆ بەسووتە دەیەکی زۆر جوان و خۆش و چاک بوو کاتی خۆی یەکەیەکەی ژەمرد لەمانە دێ ئەچوین بۆ تەعزیەیانی تیسەکانی شارە مرێ جەڵدە و مەڵدار هەیە باشە ئیتر وەڵا کە چوین بۆ ئەوەیە کە نەخۆشێکی تیا بوو چوم سەردانێکم کرد لەگەڵ ئەو کوڕی دراو سێمانە کە چوینە نزیکی دیاکاوە لە بەرزایەکەوە ڕوانیم زۆر گشتی ڕووخا و تەنیا دوو ماڵی تیاماوە و ئەم ماڵانە هەمووی سەری نەماوە و دیواری بە پێوەی منیشە لە خۆ ئیدرە و کوڕەوتی کوڕە شێعرێکی پیا بڵێ منیشە لە خۆ تۆزێ شێعریم باو کەمێکە با زۆرنەوە ڕۆژێ ڕێم کەوتە دێیەوە بەسووتە سەیری ناودێم کرد تەواو پەرپوتە دیمەنی ناودەیە کردمی سەرسام ئاواتمە خواست بۆ کاتی سەدام ساڵی 1970 تۆ خەیاڵم کە تەرحیل کرا ماڵ و مناڵم گشت ڕاپێچ کراین بۆ شانەری ئەمە 3 جارەوە دەربەدەری 2 جاریان سەدام بەڵام ئەم جارە حکوومەتی کوردی لی بەرپرسیارە تەرحیلی یەکەم گەڕەکێ دێیە بەڵام ئەم جارە هەر ماڵ لە جێ لادەی کوردستان تەواو وێرانە بێ جادە و مەکتەب بێ خەسەخانە مزگەوتی لادێ بە بێمەلایە مزگەوتی شار هەر یەک بیزمەلایتیایە دێی 80 ماڵی یەک ماڵی ماوە ئەگەر بارنەکە ئەویش فەوتاوە مسەقەفین ئەڵێن بارکەن بە تاوێ ئەمریکا خۆشبێ لادێمان ناوێ لە ناو پارلمان شەڕی پارەیە لە بناری قەلدیر کورد ئاوارەیە هەر حیزبێ بۆ خۆی ئەرفێنێ پارە تۆ بەشنیە کوردی ئاوارە معاش 10 ملیۆن یاخۆ 30 ملیۆن ئەی خۆن بێ ئەوەی بۆی بڕێژن خوێن فەقیر تۆش بەش هەر ئاخوداخە فیشەک یا سجنە یاخۆ شەلاخە کیمیابارانی شاری هەڵەبجە لە بۆ پارلمان سەروەت و گەنجە ئەوەی کوڕەکەی کیمیاوی کوشتی ئیسەی شکاوە بڕڕێی پشتی برای ئەنفالم تۆنی تەخەبەر دایکە ئاوارە وێڵە و دەربەدەر
بەخوا خوێنەکە خواردیان ستەمکار حەپەلووشیان کرد بە پەروەردگار نۆری ئێوە ئێمە جەوەر و شوان جێی خۆتان کەنەوە لە ناو پارلمان معاش 10 ملیۆن یا 30 ملیۆن پوڵ تۆخوا کامیشدان پێ یەکرێ قبول لە ناو پارلمان قیڕە و هەرایە هیچ کەس قسەی حەق بەدەمیان نایە هەر قیڕە و هەرای بێسوود و سەمەر معاشی خۆیان ئەکەن مسوەگەر ئاو کۆمەڵەوان لە پارلمان چاد وێرانیان کرد خاکی کوردستان چووی بۆ ئەوروپا بۆ خوێنەواری چی هێناوەتەوە بۆ کورد بە دیاری غەیری خوێن ڕشتن یا خێر بۆ خۆتان چیتان کردووە لە بۆ کوردستان بۆیە مناڵمان ناردە بەر خوێندن ئەگەر واز بێنێ لە دزیکردن ئەم هەموو دزی و تاڵان و غەشە خۆنە خوێنەوار لەمە بێ بەش مستەقەفین و ئەم خوێنەوارن بۆ دزی و تاڵان وا دەست بەکارن دزی چوزانی عەوامی هەژار لایەقی تۆیە کاکەی خوێنەوار من بۆیە ئاوا سەختە ژیانم سەبەب ئەوەیە دزی نازانم چوومایە مەکتەب وەگەڵ ئاوڕێ ئەمزانی ڕێگەی دزی لەکوێیە برای عەوامت بڕوا ڕنگ و بۆی چۆن مەویست بووە لە ژیانی خۆی کاکی فەلاعش ڕۆژ تا ئێوارە ئارەق ڕێژێ و خەریکی کارە چێ بۆ زەراعە بۆ کووت بە پارە ئەڵێ دەریکەن نەخوێنەوار لەبیرتان چووە ئێوە ئەو کاتە هێلکە و ڕۆنەکەی ماڵپورە فاتە خەڵکی لادێ بوو کردنی بە پیاو فەلا هەرچی وت بڵێن بەسەر چاو ئیتر با بەس بێ زڵم لە هەژارنەوە عاجز بێ خوای پەروەردگار واوەی لا بۆ تۆ کاکەی ستەمکار ڕووبەڕووبی تۆ لە پەروەردگار نەچەک نەپارە نەخانووی دەقات لەوێ ئەزانی بە کەڵک نات خانوەکەی دنیا تەفروت و نایە ژنەکە شووی کردوە و لێ بێ ئاگایە کوڕە گەورەکە لە سینەمایە بۆ خوا فیکری تۆ بە دڵیانایە تۆ ژەوو ئەژیم هەتا هەتایە خۆ ئامادەکە محکەمەی خوایە لەوێ نەبەرتیل نەڕشوەدانە نەحیمایە و نەژنی جوانە بە تاقی تەنیا لە ناو گۆڕی تار واسیتە نییە بۆی ببێ هاوار ئالەویا نەفسی مناڵی هەژار لێ کۆ ئەبنەوە هەروە گورگی هار هەڵی ئەچڕن گۆشت و ێسقانت وا ئەوەی لا بۆ تۆ ڕەفێقەکانت لەویا پێ دەڵێن کە تۆ نەزانی بۆ 20 دەفتەری لەرخۆی نەهانی قەسرێ بکەیتەوە خشتی سەوز و مۆرتیایە دانیشی لە بۆ زڵم و زۆر زڵم کرد لە کاتی ژیانت قڕ بەسەر خۆت و ڕەفێقەکانت شوێنکەوتوی فێرعەون لەگەڵ خۆی یەکسان لە بەحرەکە هەمویان خنکە قیامەت بەخۆ نییەکی لەگەل هەرکەس مەعمور و ێسا و نووسراویش هەست ئەمن پێ دەڵێم خۆش بزانە شوێنکەوتوی شەیتان هەر لە شەیتانە پێشکەش بە کاکە جەلا زۆر سپاس حاجی وتر لە سچێک مێ لەسەر گەرم و کشت و کاڵ و جوتیار و ئەمانە باست کرد ئەمە تازە ئەو شعرەیە ناوەڵا کۆنە بەڵامی تر هەر نەسیحەتی ئەو زاتخوا گرفتی جوتیارەکان ئێمەش خۆر تەواو نابێت نە بەخدا ئیمساڵ لە پار خراپترن ئیمساڵ بڕۆ ئەمە بەدە شووتی و گیریان خواروەی کێڵە 10 ملیۆن زەرم کێ کێڵە 4 ملیۆن کێڵە شووتی پارەناکای کێڵە بە کاڵی بردویانە هیچ نییە لەسەر ئەمانە زۆرتیەکەن وەڵی تر ئەمانە گوناحن شیعروشتیان لەسەر بڵێ هەر هەیەە دڵی یەشێ هەیەە شیعرێکم یەک دوویەکم وەروا بە خەڵکە ئەمایتر دوای گلەیانەکە سەر دیوارێ کراوە ئەوانە ناڵێمانە بوو ئیشەڵا خوای گەورە لە هەمومانە بورێ شڵیتە وەڵا ئیتر چی دەوێ وەڵی تراچێکی تڕی ئەوتر وتم حاجی زۆر باشە نەسیحەتی ئەمە یعلامیی هیچت هەیە بۆمان بۆ ئێوە شعر نەسیحەت وەڵاهیتر نەسیحەتی ئێوە شکر خوێنەوار و چاک و ڕێک و پێک و جا خۆ لە شعری پێشووی تا هەرچی خوێنەوار بوو ئەیتر وەڵی ئەو خۆتان نەزان نەگەر وانە بێ بڵێن وانی وەڵانە بەخوایەمە یەکێ لە نەخوێنەوارەکان نییە لە پارلمانە کاکە وانە ئەی کاکە لە نەخوێنەوارەکان ڕێز نییە کە لە نەخوێنەوارەکان محافیز نییە کە لە نەخوێنەوارەکان نییە لەوێ کاکە خۆ نەخوێنەوار ناژی کەنە مجەوەر ئەڵێ کاکە مەیج نازانێ نەخوێنەوارە و با بڕواتە دواو ئیتر تەواو ئەو هیچی نەزانی جا بۆ ئەم دنیا هات و بڕۆ ئەیسەکانێ لە میسر و ئەوانە بەردیان هانی وە کەس نازانێت لە ئەفغانەوە تۆ هەرامیان دروست کرد و عەرز و ئاسمانە بڕۆ چەند هەزار ساڵە ئیسەر ڕێی پێ نابدە خوا سێ بەشانەوە نەخوێنەوە ژیان نەبوو وانە ئەی ئەو دنیاانە بۆ گەیاندە دەستۆ ئیسە تۆ ئەڵەی سەقافەتی دنیا هاتووە و بڕۆ رازی شەکەنەوە مبایلەوە تەیارەیەوە تۆپەوە چیەوە کیمیاویەوە دنیا ئەیدەوەی خەڵک پێشیش کەوتووە بەڵام لەگەل پێشکەوتنەکەی ژا ئیتر ئەو شتانیژە زیاتر بووە دزی و تاڵان و پیاوکشتن لەسەر هیچ وەسیەتێکی تایبەت بە خۆتت هەیە بۆ خەڵک ئەوە هیچ دووسێن نسیحەت و وەسیەتت بۆ مناڵەکەت کرد کاکە تاتە من درێژ بێ هیچ تێ بەگشتی وەسیەت کرد بێ لەوەکو شێعر
وەسیەتی بۆ خۆم بۆ مانی خۆت وەسیەتت کردوێ بۆ خەڵک بێ بۆ کەسێکی تر تایبەت وەسیەتم کردووە بۆ خۆم بۆ عتا کە من کە مردم ئاوا بکەن و ئاوا بڕۆن و ئاوا هیچ بڵاوت کردوێتەوە ئەم شارە وەڵامێکیان هەیە بەخوا باقڵ بڵاو نەکراوت ئەومان بۆ کۆلیەکە بەڵامی تر ئەومان بۆ بڵێ ئێستا ئەوتان بۆ بڵێن بڵاو نەکراوەتەوە بەڵامی تر بەخوا زۆری نیژ نییە بەڵام قەیناکە هەرێک لەم لەبەر خاتری تۆ لەبەر خاتی ئەو خەڵکیژە بای گوێ زۆر سپاس دەکەم حاجییان وتم ئەترسم بمرم لە شۆڵەوانی ڕووی تۆ نەبینم عومەر بە جوانی پشت بنێم بە پاڵ سنگێکی سیامە لە کەلمەوت ڕۆحەکەم ببا عومەر باوکی کەس تا سەر بۆ کەس نامێنێ عومەر مەرگی من تۆ نەژاکێنێ کاتێ خەبەری مەرگم گەیەتۆ بە دەنگی بەرز نەکەی باوکەڕۆ کاتێ خەبەری مەرگم گەیەتۆ بە دەنگی بەرز نەکەی باوکەڕۆ فرمێسکی چاو نمنم بێتە خوار بە دەنگی بەرز قەت نەکەی هاوار دەست بەرزۆکە بەرەو ڕووی ئاسمان بۆم بپارێرۆ لە خوای مێهرەبان بڵێ یا ڕەبی باوکم هەژارە ئەتۆ بەخشنەی ئەم گوناحبارە بۆم بپارێرۆ لە دوای نیوەشە و خالق خەبەرە و عالەم وا لە خەو ڕۆڵە لە زمرەی گوناحکارانم خەڵک چوزانێ من خۆمەزانم بێبەشم نەکەی لە دوعای سەحەر بۆم بپارێرۆ لە خوای دادپەروەر عومەر خەبەرێ لە ناو دڵمایە دوعای تۆ لای خوا بۆ من گیرایە ئیتر خوا حافیز تا ڕۆژی مەحشەر تا حزوری خوا و خزمەت پێغەمبەر یەکتر ئەبینین ئەو ڕۆژە لەوێ لەویا ڕەحمی خوا بۆ دەرەکەوێ ئەوژە پێشکەش بێ دەستەکانت خۆش بێ هیچی تایبەتت چنیوە بە باڵای پێغەمبەری جاندا درودی خوای لەسەر لەوانەیە بەڵام بەخوا ئیسە بۆم ناخوێندێت ئەوە نووسراوە ئیتر دوو سێ شعری خۆشم هەیە بۆ ئەوە ئەرەواڵە چۆن بۆ شارانت یەک دوێکیان ئەو کاتە هێشتا ئەم دێ قەرەباڵە بوو لە مزگەڵ خوێندیانەوە لە مەول و نامۆشتا ئەوە نەچاک بوون خەڵک گوتیان تۆ خواد و ڕایکەرەوە تۆ خوا سێڕایکەرەوە تۆ خوا چوار ڕایکەرەوە بەڵام ئەوە دیتە دەمێکەیە ئەوانەی سەگانی بۆ من ناکرێن چونکی خۆشەویستی پێغەمبەر و جوانی پێغەمبەر و شتیشی ئەو ئەگەر ڕێک و پێک نێڵی حەز ناکەم لەسەر گەنجی لەسەر تەمەن کورتی ئینسان هیچت هەیە لەسەر گەنج تەمەن کورتی ئەوە نەشی زۆرە بەڵامی تر هەندێکیان ئیسە ڕەنگە لە بیرم بێ باسی پیریم کردوەکەی تر پیری ئەوەی پیرەکەمان بۆ ئەوەی پیرەکەمان بۆ بڵەکەی چی ئەمە هەواڵەکەی ڕەنگە هین بێ ئەوڵەکەی ڕەنگە بە زوانەکەی ئێوە بێ هەورامی زۆر باشتر بە ناوی خی گەورە پیری ئاماوە جوانی کردی بار کۆچی پێچاوە و ڕۆیۆ بەرەو خوار وتم ئەی جوانی تۆبیت و خوا بەجێ مەیەڵە بە تاقی تەنیا وتم ئەی جوانی ڕەفێقی چاکم ئەگەر تۆ بڕۆیە من هیلاکم لای کردە لامەوتی ئەی کاکە دارێ بۆ دەست و ئیتر پەیداکە ئیتر منە ڕۆم پیری میوانە ئەو وەک من نییە قەری بزانە 45 ساڵە من میوانی تۆم قەر نەزانیم خوا حافیزە ڕۆم چەند ساڵ ڕەفێق بووین لەسەر ئەم خاکە بەکار نهاتم بۆ کاری چاکە ئیتر خوا حافیز هەتایە پیری تا مردن خۆ لەگەلتایە ئەوژە بۆ مامەجێدا زۆر سواس حاجیجان ماشەڵڵا تۆ هێشتا ها پیر نەبووی چۆن نەزانی ئەو حساب نییە سەر و سیما سپیە بێ خۆستان لێ لە گەنجەکانمان نەوەدەکانن سەر و ڕیشان سپیە بێ وانە وڵایتر ئەڵبەتە بەخوایتر ئەوە نیشە سپی بووەتەوە ناسپی بوون هیچ نییە الحەمدوللا هێشتا هەر بەورەی خوای گەورە بەزیادی ئەوەش ڕەحمەتی خوایە ئەوەش کەرەمی خوایە زۆر باشە ئێستا تۆ خەڵک دەتناسن لە شاشەی پەیامەوە لە بەردەمەی پەیامی ڕۆژەوە چیت هەیە بۆ خەڵک لەوەی کە زۆر جاڕەنگە بدبین بڵێنەوە پیاوی شعرەکەیە ئەمە بۆ تۆ ئەرکێکی گرانتر نەخستوتە سەر شانت لەوەی کە خەڵک دەتناسێ دەبێ لە شوێنە گشتیەکاندا جیازبی لە جاران خەڵک جیاواز لە جاران سێرتەکە وەڵاهیتر ئەو خەڵکە خوای گەورەیان لێ ڕازی بێ ئەرە بەخوا من ڕۆیشتوم هەتا ئەوەنە ڕۆیم ئەم دێوپێرە زۆر دوورکەوتمەوە لەوێ باشتر خەڵگە هاایی وەڵا ئەم پیاوەکەیە کە شیعرەکانەڵێ ئەوەی ئەهاڵی و ئەوە تۆی بەخوا ئێمە شەڕمانە لەگەلە و دووسێ پیاوە من ئەڵێم ئەو ئەوانەڵێن ئەو نییە تۆ ئەگەر ئەوی پێم بڵێ وتم ئەو ئیتر ئاوارە وەڵایتر ئەرکیش ینی ڕەنگە من ئەرکم بۆ خەڵک زیایی کرد بێ خۆمەرەوەی ئەترە و شعرەی ئەڵێن بەڵامی ترەوان پێم و تۆزی پێم و هیلاگە بن حاجی دوای خۆت حەز دەکەم شارانە چیان لێ بێت
وڵی حەزەکەم ئەم خەڵک ئیسیفادەی لێکە حتای هەر ئیسیفادەی لێ ئەی بۆ نایەکەیتە کتێبێک ئێستا دێخۆ کراوەتە کتێب و بەڵام چاپ نەکراوە ئیتر وڵی چاپەکەیشتر هەیە ئەڵێ با چاپیکەین و ئیشەڵا چاپی یەکەم ئیترە ڕوا ئەوە نایبینم یەکێترە لەی شەڵام من چاپیەکەم ئەوش ڕوا و نایبینم ئیتر ئاوایە چاپەکە بێ کابرا بێتە بەر و منش ئامادەم و ئەو کوڕەمان کە نووسیوێتی ئەوش ڕێک و پێکی کەین و ئەو جارە بیدەینە پیاوێک بیدەینە کەسێک حاجگەن سیر دەکەم لە بابەتی کۆمەڵایەتی ئاینی سیاسی ڕۆشنبیریەکی زۆر باشت هەیە ئەمە خوێندوو تا خوێنەوارەکەت لە چ ئاستێکایە مامەجە لایەن خوێنەواریم نییە ئەی چۆن ئەمە فشار وەڵڵاهی ئەمە نازانم ئیلا ئەو خوانەبێ بەس هەروەکو عەرزم کردی لە مناڵیە دڵم حەزم لە زەوق و حەزم لە بازە شتێ بوو ئاوا لە دینی خۆمە گۆرانی حەزم لە بازە شتێ بوو بەزیتر دەریژم نەبڕی حەزم لی نەبوو ڕووم نەبوو یا شتێ بوو ئیتر لەم دەوری هەشتا و ئەوانە کە داگیرای نەشانەری و چوونە ناو خەڵک حار لە خۆ ئەشیعرمەوت لە بەرخۆمە وت هەتا چوو بۆنەوە زۆرم وت کە تیا چوو زۆر ینی لە ناو خەڵک بە خەڵکیسە وام هەیەینی ئەو خوارە پیاوە پێکەنینی پێیە بە سەیر و سەمەرەکەی سامارەیە ینی سامارەیەوە زۆر باشە هیچت لەسەر دایکت یا باوکت نووسیوە شعر لە بیرم نییە نە گومان نا جگەل لە مناڵەکان لەسەر خێزانت هیچ نەنووسیوە بیر نەکردێتەوە لەوەی کە خێزانت ماوە بە شیعرێکی تایبەت چی لێ بکەم جاخۆ تۆ ئەوسەکانی شیعرم پیانەوتووە ئەو خۆی کوشتووە بۆت ئارە وەڵا هارە جام جا شێڵی پێ بڵێ ئەوەی تری ئەی خۆشتی دەوێ حاجی لەم چۆڵەوانەیە ئەوەندە ساڵە لەگەڵتە ئارە وەڵا خوای لێ ڕازی بێرە بەخوا زۆر باش ئارە وەڵا عیبی نییە لەوە باشتر نازانم زۆر باشە حاجی من شتێکی ئەوتۆم نەماوەتەوە بە زەمەوێت دوایین قسەت یا نەسیحەت بێ پند بێت یاخود شعر بێ تۆ کۆتایی بە بەرنامەکەم بێنیت وەڵای نەسیحەت ئەوەیە کە عەرزم کردوون ئەم میلەتە تەماشای وڵاتەکەی خۆی و تەماشای یەک بکەن بزانن ئێمە بۆچی خوای گەورە خۆڕقی لێمان نی ئەی عجایە بە حەچی دنیاە بوو بە ساحەبی وڵاتی خۆی و کیانی خۆی و مەبلەکەتی خۆی و عەرزی خۆی و ئەوە ئێمە شۆڕشمانەکرد لێرە و خەڵکمانە کوژرا و لەگەڵ حکوومەتە شەڕمان بووە لە زەمانی شێخ سەعیدی پیران و قازی محەممە و شێخ سەلام و شێخ ئەحمەی بەرزان و شێخ مەحموود سەرۆک بەرزانی ئێمە لەو کە ئەو کاتە قەتەر و بەحرین و عەمارە تەرخاک و خۆڵێ بوون لەو گوێ بەحرا وانە بوو ئیسە بچۆ تەماشای ئەوان کەوت ئێمە لەو ساو کات و ساتۆ ئیسا ئێمە گەرمەی وێرانەمان ئەزانی کوردستانەمی چۆڵ لادێ خراپ هاوارەکەین بۆ جادەکەوەتە خۆڵە بەکەڵک نایە لادێ یەمەوەتە چۆڵە بێ ئەیتر ئەو میلەتە بزان بۆچی وان لاتوە لەبەر چیوامە خۆ خوارقی لێمانی ئەم هەروەگە خەڵک خوا ئێمە یانیوتە سەر دنیا خۆمان ناسازین ئەزانی ناسازین ئێمە ناسازین بەڕاستی کەسێ ناکەینە قیادەی خۆمان کە کەسەکە ڕێک ئەوش ڕاست بێ لە گەرمانە و درۆمان لە گەلانەکە و بە عەدالەتی بێتە پێشەوە ئێمە بخاتە دوای خۆی و با هەزار کەس نەکوژێ ئێمە پەنجامان بکوژێنی تر دنیا خۆشە بێ ئەگەر ڕێگەکە ڕاست بێ هەر پەنجا کوژێ بەڵام لە ڕێی ناڕاستە کیمیاباران نەکرێ ئەزانی کرای ئەنفال 1970,000 ئیسەکانی بڕۆ لە سەما و لە کوێ لەکوێ ئەمە دەبڕشۆ بە دنیا بگەڕێ بزانە ئەمە هەیە مەر باسی نییە لە دنیا باسی کەی هەیە هێرۆشیما لەوێکرا ئەواڵە بجێی توش کرد وانە هێرۆشیما شەڕێکی گەورەی یابان و ئەمریکا بوو ئەوە شەڕی دوو حکومەت بوو ئەمە تۆ لەناو خۆت ئاواتە لاتووە ئیترە و میلەتە خۆیان نەزانن بەڵام هۆکاری بێگانە پەرستیە ئەم میلەتە ئێمە چەنە دراوسێکەی و خۆی و کوڕەکەی خۆی خۆشەوێ هەزار ئەو نەبێگانی خۆشەوێ ئیسە زەلامێکی دووڕوڵات ڕێکەوێتە لادەیەکی ئێمە یا شارێ احتیلامێکی زۆری هەیە بەڵام دراوسێ و ئاوماڵەکەی خۆت بێتەوە خەڵک گواسەری ناک زۆر باشە حاجی ئێستا دوایین شعرم پێشکەشەکەی چیت وڵاتی چی پێشکەشکەم حەزەکەی شتێک و پێشکەشکەم شعرێکمان پێشکەشکە بۆی کە ماڵاوی کەنیێرانی عەزیز شعری چی پێشکەشکەم مینی ئەم شەر بۆ ئەم برافەلاعانە و بۆ ئەو پیاوانە کە لە زەراعان با تۆزی ئاگایان لە خەڵک بێ واگەنم و جۆی ئەو خەڵکەوای لێنێت و ئەوە ئەم وڵاتاوا نەبێت و نەیکەنە ئەو ئاوە کوردستانەکەی پڕناز و نیعمەت ئەی کوردستانی بە قەدر و قیمەت شارە زوورەکەی پڕ لە گەنم و جۆ هەزار سڵاو بێ لە خاکەکەی تۆ ئەی گەرمیانی پڕ لە گەرمی وتین سڵاو لە فەلای چاکی دەستڕەنگین هەزار سڵاو بێ لە دەشتی هەولێر لە خاکی جوانی پڕ لە خێر و بێر
برای زەراعە ئەی ئابووری ناز گەنم ئاو بردی بۆ دەشتی پیواز چەکەرەی کرووە لە ئاوی سیروان هاواری فەلاعەکێ بۆ ئاسمان پارە سەرفکەنەوە بۆ فەلابا بەرووبوومی بەزایە نەڕوە براوا لەکوێ ئەقڵی من و تۆ کێ دیوێ نایلۆن بکرێ بە سایلۆ نایلۆن نەکرێ بە سایلۆ ئەم سەقافەتەی لەکوێ هێناوە گەنم بە نایلۆن کەیدا پۆشراوە ڕزقی یەک ساڵی فەلای بە سەزوان بوو بەژێر قڕۆ لە چۆمی سیروان گیرۆین بەدەست کۆمەڵێ نەزان بۆ دەسوویەکە وەرەچین بۆ ئێران ڕازەکەی نەود نیعمەتی خوایە بەڵام ئابووری دەستی فەلایە شانی فەلاحە ئابووری وڵات برانەوتەکە بێگانەی بات خاوەن چەند ناوچەی وەک شارە زووری بۆ داڕوخاوە ژێرخان ئابووری بەحرەکەی دوکان خۆی ئیسهارەکات بەشی 10 ملیۆن ئیماندارەکات ئیتر با بەس بێ ئیسراف لە وڵات نەکخوا عاجز بێ و بێ حورمەتمان کات برا ماڵەکە کاشی تەواوە بۆ کوێ ڕاکەیلەوە بەولاوە بەردی کوردستان بە کەڵک نایە بەردی ئیتالیا قەت لە بن نایە دوێ سووریا بینی قەسری سوڵتان بوو ئیمڕۆ بینی کە چۆن وێران بوو ئەو سەیارە جام ڕەشە جوانە گولە نایبڕێ و کاری یابانە بەجێ ئەمێنێ بۆ خێڵی میرات خوا ئەزانێ برا کێی بات برا گەورەکەم دابەزە لە زین قەیناتۆ گەورە ئێمەش میلەتین وەرە ناو ئێمە وەک پیاوێ سادە خۆی لە دەمار و لە کی برلادە پێشکەش بێ بەیە و یاخوا بەخێن سەر چاو خوای گەورە سەربەرز و پایەدارتان کە و ئەو میلەتیژەی شەڵات چاکە و ئیتر میلەتەکەیش بە خۆیەتی خوای گەورە خۆیە فەرمێ خۆتان چاکەن منیش چاکتانەکەم ئای چاکتا چاکی نابی هەر ئاوا سەرگەردانە بی وێڵە بی ئام دێ چۆڵە 3 ماڵە و ئێمە 3 ماڵین بەخوا بە کەڵک ناین و ئەو دەیترێت چاژە چۆڵە و ئاوەڵانە چۆڵەوە بە سووتەیە چۆڵە و چەمیشیان ویشا و 10,000 کەس ئەگرێم چەمە تیا بەخێ و بێ ئەم هەموو دار و درەختە جوانە دە بەخوایتر من مەسئول بوو مایخوای زانێت تەرێقە بوومەوە ڕۆی وڵاتەکەم بەجێ سپاس بۆ بەڕێز حاجی محەممەد حاجی مستەفا لە گوندەکانی بالیکەدەر لە پێنجوێن سپاس بۆی کە لەگەڵمانە بیت و بەرنامەی جەژن بۆ ڕازاندنەوە جەژنی قوربان پیرۆز بێت لە مسلمانانی سەر تاسەری زەوی زۆر باش ئەوەی کە ئیمانی هەیە بەخوا و کە ئەوەی باوەڕی بە قوربان هەیە خوای گەورە قوربانیەکەی لێ قبوڵ کا و جەژنەکەی قوربانی پیرۆز بێ و حاجیەکانی خوا حەجەکەیان لێ قبوڵ کا و بەبێەوەی بێن و ناو ماڵ و مناڵی خۆیان و ئیسلاحی حاڵی مسلمانان کاخوا سپاس بۆ بەڕێز مام محەممەی حاجی مستەفای حاجی محەممەی حاجی مستەفا لە گوندی بالیکەدەر لە ناوچەی پێنجوێن سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت بینەرانی یازی سپاس بۆی وشکە تام ساتی بەرنامە لەگەڵمانە بوون سپاس هەر لە جەژن و خۆشیدا بن. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان و بڕگەی بینیتان کە هاوکارمان جەلال محەممەد لە گوندی بالیکەدەری قەزای پێنجێنەوە ئامادە کردووی لەگەڵ یەکێک لە پیاوە بە حیکمەت و قسەزانەکانی کورد کە لێرەوە ڕێز و سڵاو خۆشەویستیمانێ بەر لەوەی بچینەوە لای کاک حەنۆکەی خۆشەویست بە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە بە ڕێز حاجی محەممەدی بالیکەدەر وەربگرین کاک حاجی گیان سڵاوی خوای گەورەت لێبێ جەژنت پیرۆز بێ ئینشاءڵڵا. کاک حاجیگیان سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنتان پیرۆز بێ. یاخوا سەربەرز بی ئینشاءڵڵا. ئەوە کاگە حەنۆکەش لە ستۆدیۆیە و ڕێز و خۆشەویستی و جەژنە پیرۆزەی هەیە بۆت. ئەرە وەڵا وا دانیشتووە وەرە دەستی ماچەوەم کا حاجیگیان لە خزمەتام. سلامی خواتان دێبێ. یاخوا سەربەرز بی ئینشاءڵڵا. بەرنامەکەی خۆتت بینیەوە ئەو قسە خۆش و شیعرە جوانانەی کە پێشکەشی وڵاتیانی کوردستانت کرد؟ چاوەڕاستەکەمی هەر کە هەردانەکەیەوە بویستم باشە گوێم لە چاومێتە لە بزیان نییە شوانم بەخوا. کاک محەممەد ئەو ڕۆژە کاک حاجی کە هاتم بۆ بەرنامەکە سەتەلایەتەکە تێکچوو بوو چاکت کردەوە بۆی کە سەیری بەرنامەی پەیام بکەیت؟ ئەو ڕۆژە تەلەڤیزیۆنەکە چاکت کردەوە؟ وەڵام بردم بۆ پێنجەندی یاسەکەڵانیش بۆ دەیەکیان کرا بۆ ماچا بۆ نەکرا. ئەی برای گیان دەی لەو لایدەیە بەخوا تۆزێ نەجاح لەکوێ بێنم بڕوا بۆی چاکردنها جەلال نەجاح لەکوێ بنێرم بۆی چاکاتەوە هەروە قسە پێ بێژن کا حاجی ئەحەنوەکەم کام حەمەگیان سڵای خوا دەبێ براکەم کۆرە دەستی ماچەوەم کاکە ئەو شەواتی بەخوا تێرمان نەخوا لە یەکتری کەم دانیشتی بەداخەوە
وەرە ئەومە قوربانی تۆ برای منی چاوی منی سڵاو و ڕێزمەیە بۆ هەرچی پێجوێنەیە بەخوا ئیمشەو ناکرێ بەڵامی شەڵا لە کاتێکی درا تێمە خزمەت و هەر کاتێکیش بێ خزمەکاری یەکەم قرآن يا خدمات أما قربان من حزم شيطان بلا قولي تاجي سريوني خوشويسي سلام لك ورقانا كم شاوات لسان ما جسو ئێمەش هەمان دەسوور و دوایەوە لەسەر قەول و قرارەکەی خۆمام یەک نوکەم بۆ بکە وە سیارە تێمە شوێن تا ئیشکۆمە بۆ شوێنەکەی خۆت و من مەمنونیشم و دەستم ئاچم إن شاء الله وام لخدمات أمو كاتي هاتما ومتي قبل خواسر لطونهم ناقريبو دەی تۆ بەڕێزی کام هەمەگیان بوومە قوربانی قربان مخافي کاک حاجیان خوا لەگەڵ بێ قربان مخافي ذي شاوراتك سەرچاو کا حاجیان زۆر باشە پەیوەندی تەلەفۆنیمانەیە بۆی کە هاوڵاتیان زۆر لەسەر پەیوەندیەکە نەوەستن چەند کەسێکی تر وەرەگرین لە بازیانەوە دینا خاتون سڵاوی خوات لێبێ زۆر سپاس لە جەنابیش تو تەواوی خانەوادە و خێزانەکەت خاص بەڕێزی لۆ بەڕێزەی کە ئامادەیە لەو بەهەڵە نەبوو زۆر سپاس بە ناوی ئەویشەوە جەژن لە بازیان چۆن بوو چۆنتان گوزەراند تقریبا باش بوو سەڵاتی پێشوو گەرموڕی پێوە دیار نەبوو بەڵێ دینا واتا چین واتای ناوەکەت چییە لە چیەوە هاتووە وەڵایی باوکم بەناو حەزرەتی یوسفەوە دینا بە ناوی حەزرەتی یوسفەوە زۆر باش خات و دینا لە جەژندا هیچ ئاشتەواییەکت لەگەڵ دۆستێک تا هاوڕێیەک تا دراوسەیەک تا خزمێک تا ئەنجام داوە کە ئێمە ناوەکەت بخێنێتی بچکەوە بەڵێ من خۆم هۆکاری ئاشتەوایی نێوان دوو کەس بووم جەژن ڕەفیقێکم هات بۆ ناموتی قسەمان کرد و ئاوا پێم کەس ئاشتەوە بووی وتی نەوەڵا هەنێ قسەم بۆ پێ باش بوو نێوانیانم ئاشتەوە کرد سواس بۆخوا ئەلحەمدولیلا کاتە خۆت لەگەڵ هیچ کەسێکا ناکۆک و ناتەبان نەبووی چوتر ناکۆکەوەم هەبووە بەس لە گەبنازارش ئەلێکتری کردووە زۆر باشە چەندێک بوو لە یەکدا بڕابنەوە دوو هاوڕێیەت دینا خان وەڵای زۆر زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکە دینا خان هەر لە جەژن و خۆشیاوی ناوت دەنیستین وەکۆی کە هۆکاربی بۆ ئاشتەوایی نێوان دوو کەس پەیوەندیەکی ترمان ئەگەر لەگەڵا بێت کاک محەممەد لە سلێمانیەوە کاک محەممەد سڵاوی خۆی گەورەت لێبێت و جەژن پیرۆز بێ و هەر لە خۆشی و جەژنابی زۆر سپاس سڵاوی خوا لە تۆش بێ هەر لە جەژن بێ کاک محەممەد ئەم جەژنت کردوێتەوە کاری ئاشتەوایی و دەست بردووە بۆ کەسێک لەگەڵ یاشت و بیتەوە کە لەگەڵ یا ناکۆک بوو بیت نەخێر سپاس بخوا بڵێ ماشەڵڵا هێشتا تەمەنمەوەنە پاک و بچووکە هەریە ئەوە نیم کە ناکۆک بوومانێ محەممەدیان قەت شکوت تاسەکەم لەکەس عازم نەبوو سڵامێ بۆ میوانەکە چاوی منی محەممەدیان بوومە قوربانی تۆ سپاسەکەم ئێوە زۆر بەڕێزن چاوی منن باوکڵ پێچە لە خزمەتتانەوە خۆت و گەڕەکەتانەوە بێن سەرێت من کاکە لە باوە بوو قورباندان من ئێوە بەڕێزن ئەوە من بۆیە ئەوە نەخۆڵکم گەرمە گۆشتی قۆت زۆر هاتێژم تا زووە باچی خوڵکە بیکەم کورە بەڕێزی کاک محەممەد کاک محەممەد تۆ نەبووی لە جەژنی ڕەمەزانیش پەیوەندیت کرد و خەڵاتێکت بردەوە کاک محەممەد پێم وایە کەمەندامیشە وایە کاک محەممەد ئەوە ئەوەنیترێ ڕێز و حرمەتی زیایی کرد بەخواوە منیژە چەند لەگە کەسیشان ناکۆگنی ئەو ناوە دەرەخەمەوە تیر و پشکی شەڵام جاریشە ڕێبیتەوە ئیشەڵڵا پەنابەخ ئیشەڵڵا دەستان خۆش بێ بە قوربانتان ناوی باوکو چی و محەممەد گیان ناوی باوکو چی بوو پەیوەندیەکەی پچڕا ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵا بێت دیارە لە ئێستادا پەیوەندیەکی ئۆتۆمان لەگەڵانی کاک ئەحمەد بابینە سەرەوەی کە باس لەوە کرد کە هەندێ شعر یان نوکتەکانت پند و عیبرەتی تایە بۆ خەڵکی چین ئەوانەی کە زۆر گرنگ بن و تازەش من ئێستا جاری وایە قسەی وایە 4-5 کەڕێ لە کەناڵەکانە کردیمە خەڵکێکی ئەمە چییە دووبارێ با بە دووبارە نیە جارێ هەدەفم نەپێکاو بۆ نمونە ئەچیدە ماڵێ دانی شەکردانە تێرن ئەوەنە شەکەر وا لە ناوی شەکردانێکە کابرا ئەتوا کوڕی هەڵێرە خرم ئشکێنە کوتەغە کات و ناوی شەکردانەکە کاکەمە غەڵەتە
با تەرک درێ بیکە ژێر پیاڵاکە چونکە دوای تۆ ئەو ماڵە ئەو شەغرە گشتی ئەڕێژێت. ئەمە یەک دوو ئەو نوکتانەی کە دەرزیاتیا بۆ نمونێژێ شێرێک و گورگێک و ڕێویەک شەریک ئەون لە ڕاوە حیوانێکێوی ئەکوژن و تێرنی وەر شێرێژێتە گورگێژە و ماڵە بەشکە گورگێکاوە سێ بەشە بەشێ بچووک بەشێک گەورەتر بەشێک گەورەتر یەجێ مام شێر ئەم بچووکە بۆ مام ڕێوی ئەو ناوەڕاستینە بۆ خۆم گەورەکە بۆ جەنابوو یەجێ یەک شەق ئەداوە پشتینە گورگ ئەتۆ پێ پانەوێت وەڕێوی ئەجێ تۆ بێ بەشی کە ڕێوی ئەجێ قوربان ئیسا بچکە لەگە بخۆ نیمەڕۆ ناوەڕاستینەکە بخۆ ئێوارەش هەر کاتێ ئیشتیها کراوە گەورەکە بخۆ تی ئافەریم ئەم عەقڵەی لە کێ وەرگرتی لەو کەرەی برا ئێمە بۆ خۆی عەقڵەنان لە 150 داوە لای لۆفەیەکە یەژێ ئەو ساڵە حەمەی برام لێرا کەوتە کاکە حەمەی برا لە 120 و کەوتە خوار تۆ بۆ 150 ئەچی و هێمانێ لۆمەی حەمەیشەقی کاکە دەرز وەرگیرێ لە هەڵەکانی یەک کاکە مامۆستا ئەحمەد خێزانت لە زۆری میوان و ئەم هەموو شار و شتە ناڕازی و تووڕە نییە؟ نەوەڵا ڕەنگە ئێستا لە ماڵەوە ڕێزگوێ لێ بێڵێ داوەتیان کە لەسەر شانی وەڵڵای ئەزانی چۆن من ئەبێ ئەو گردنم ئازاکە ئەنە زۆر عەزیەتی ئەوێت لە ڕاستیە جاری وایە لە ڕۆژێکە 4-5 کەڕی قاب و قاچاق پیسەکات و هەڵیگرێتەوە میێوانەکانی ئێمەش یاخواوە خێر بێن هیچ پەشیمانین شانازی پێوەگەن وەخت مناڵەکانیش خۆ مناڵەکانیش مناڵەکانی زەحمەتە بەخوا زۆر باش ئەرە بەخوا ئەو شەوە بەڕێز کاک عینەدین لێوەسانێ لە خزمەتیان 1000 کەڕەیتر ئەرکانی کوڕمتی باوە 3 جار چایی کریایە 75 کەس لێوەسە 375 گڵاسی 225 چای دانیاوە ئەوتم کوڕم دەستی خۆشە ماڵی باوەکی خۆتە خەڵک بۆ لای تو هاتێ خۆ برا تۆی تازە شەریکی لەوەسەکە ئەوتی باوە هیچی وەخەوە ناخۆشنە و یەکێکیانێت ئەم چایە زەردی کەرەوتم بوو بردانەی هاورداتۆ لێ خۆمیانە بەس نیە چای بەرکەوتە زەرد و ڕۆژی دیکە زۆر باشە مامۆستا ئەحمەد پەیوەندیەک وەرەگرین تارا لە چمچەماڵەوە تارا خاتون سڵاوی خوا لێبێ و جەژنتان پیرۆز بێ سڵاوی خۆی گەورە لە جەنات و لە میوانە بەڕێزەکەی کاکە ئەحمەد دێنی قوربان لە ئێوە لە سەرجەم کارمەندانی کەناڵیتان پیرۆز بێت زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە جەژنە پیرۆزەدا ڕاستەکەین تا چەند جەژنت خۆستەوە و کردە دەرفەتێ بۆ ئاشتبوونەوە لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵیانان ناکۆک بوویت زۆر سپاس بۆ خۆی گەورە بەڕاستی جژنێکی باش و بەڵام جژنێکی گەرم و گوڕ نەبوو خەڵک تا ڕادێک لێ ڕەحمەجێ نایەنێ هیوادارم کاک ئەحمەدم بکە بە نفتێک خەڵک لێ ڕەحمەجێ بهێنێ ئینشەڵا لە خزمەتان چیت هەیە لەسەر بەجێنەهێنانی سیلەی ڕوحم و سارد و سڕی لە پەیوەندیە کۆمەڵایەتەکانە بە پێشکەشی خات و تارایکەین واللهی من پێم ناخۆشە لە ڕاستیا سیلە چونکە لە وڵاتی ئێمە بەڵێ بڕێ شتەیە هەر لە خۆیوە شتەکان بەرەو هینی ئەچن ئیسا بۆ نمونە گلەیە لە کەناڵەکان ئیسا لە وڵاتە عەرەبیەکانە نازان 20 دەوڵەتی عەرەبیە گشتی ئەنووسێ خەبەر عاجل خۆ ئەزانن چاک لای ئێمە یەکێ نووسێ هەنووکە یەکێ نووسێ ئێستا یەکێ نووسێ بەپەلە یەکێ نووسێ نەها یەکێ نووسێ ڕوویدا ئەمە لەسەر ئەم بەسیتر ڕێنەکەوتن ئەمە هیچیش نەوەخوانە خوازار قسەیەگە ڕێنەکەوتین بەس وەڵا حەقە دیاردە کۆمەڵایەتەکان ئەوەنە جوان وێ هەر خۆی وە جوانی بیتۆ جانان براخوا ئاگادارە ئەم گلەی و گازن دەوشتانە لە بینی کەسانە و وەڵایی باوکی من نە دەوڵەمەن و نە قوێخا و نە هیچ بەس تەنیا ڕیشی سپی و هەرچی خەڵکی ئاوای ڕێزی لێگرت دەبا ئەو ڕێزەی سای شەرمێنە کاک ڕاستە خات و تارا زۆر سپاس ئێمە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەڵێ مەسجێکی بۆ نێرن و پێویست ناکات سەردانی بکەم بەڵام من ئەو سەردانیە پێ باشتر ئەزانم کە تۆ ئەیبینی هیچ تۆڕە کۆمەڵایەتی ئەوە ناگەێنێ کەسی لێ ڕەحمەجێ بێنی تۆ چەند چکرێتت کۆ کردەوەتەواتە چەند سەردانت کردووە وەڵی سپاس بۆ خوای گەورە ماڵی مامەکان و خاڵەکان و پوجاکانی چوون گەڕاوم سپاس بۆ خوای گەورە دەیاخوا بەختەوە بێ هیچ ناکۆکیەکت لەگەڵ کەسانە بووە شکر وڵایی سپاس بۆ خوای گەورە لە ئێستایتم نەبینێ بەڵام ئەگەر هەر ڕۆژێک هەر هەڵەیەکم بەرامبەر هەست کەسێک کرد داواکارم بە گەورەی خۆی لێم خۆش بێت دەیخوای گەورەش بە گەورەی خۆی لە هەمومان خۆش بێ و باڵی لێبوردەی میهرەبانی خۆی بەسەرمانەدا کێشێ بە خێراتنی کاک ئەحمەد دەکەم بەڕاستی شاشی پەیامی ڕازانە چەند خۆی ڕازاوەیە خۆ بەخێر بەسەرتا سپاس منی سڵاو ڕێزمێ بۆ چەمچەماڵ یعنی لەم پەڕۆ لە ماڵی ڕوخمانی حەکیمەغاوە دەست پێکات تا ئەو پەڕی ماڵ مەحموی خێخانبارەك ئەم پەڕیشی ماڵی کەریماغای هەمەوەنە ماشەڵڵا بزانە من چەمچەماڵ زۆرە چەمچەماڵ گشتی وەکو ماڵی خومان وایە بخ
زۆر باشە سپاس بۆ پەیوەندێکی ترمان لەگەڵایە لۆلاخان لە سلێمانیەوە لۆناخان لە سلێمانی لۆناخان هەموو کاتێک خوارد لێ بێت و جەژن پیرۆز بێت خۆشتان پیرۆز بێ هەموو ڕۆژیتان جەژن خۆشی بێت بە خێراتنی میوانە بە ڕێزەکەی شەکەم بەڕێزی زۆر سپاس لۆناخان هیچ ئەم جەژنت کردوێتەوە کاری ئاشتەوایی لەگەڵ کەسێک گەر ناکۆکیت هەبوو بێ لەگەڵ یا وڵان ناکۆکیتم لەگەڵ پروژەیەکم هەبوو سپاس بۆخوا دەستش خەرین کرد و داوای لێبردنم لێکردن ناکۆکیەکەتان چەند ماوەکەی چەند بوو وەڵام نزیکەی 4 مانگ بوو 4 مانگ یاخوا دەست خۆش بێ ناوی باوکو چییە لۆنا خاتوون زۆر سپاس دەکەم باوکت ناوی چی بوو لۆنا تۆفیق زۆر باشە ناوتەنیسین بۆی کە لە ناو تیر و پشکەکەیان بەشدار بی دەوانەی کە ئاشتەوایی و تەواهیان ئەنجام داوە لەم جژنیاوە جژنیان کردوێتە بۆ کار وێستگەیەک بۆی کە ئاشت ببنەوە لەگەڵ ئەوانەی کە ناکۆکیانێت دوایین پەیوەندیمان لەگەڵایە دیارە هیچ پەیوەندیەک نەماوە لەگەڵمانایە بەڵام دەچینەوە لای کاک ئەحمەد و دوایی ناوبڕێک وەردەگرین بۆی کە تیر و پشک بکەین بۆ ئەوانەی کە ناویان چوتە ناو تیر و پشکەوە کاک ئەحمەد دێنەوە لای جەنابەت وەڵان نقطەی یەکسەر ئیسا کەوتە بیرمێ فەرموو کاگە پیاوە چوو بۆ ماڵێ دوای نان خەیاریان هاوردوو میوە هەر ئەوەیان بوو تر خوێدانێکیشان هاوردوو ئەمیش دووسێ کە ڕێ ئاوای کردە خوێی لێ نەهاوی ئەوتی حاجی ئەمە خوێی لێ نایە تۆزێ خوێنە ژێر پیاڵایەکە بێرەوتی بیدە عەرزا دووسێ کە ڕێدای عەرزاوتی بەخوا حاجی لێی نایە وتی پڵتۆکی لێوە ئەو ساواو دووسێ پلتۆکیدا لە خوێدانەکە وتی برا بەخوا لێی نایەوتی ئەشەبلای لێی نازانی تی حاجیگا خۆمە کۆمپیوتەر نی ئەو لێی نایە کاگە چی لێ من لە خزمەتام کاک زۆر سپاس لەسەرەوەی کە زۆر مرەتەبی هەمیشە جلو بەرگەکانت مرەتەبن ئەوەی کە ئێستا بە تایبەتی دەیبین خوا ئاگادارە ئەمە نییە ئەمە حەمە چەمخانی هەیە مدیری پۆلیسی بەحرەکەی دەربەنی خانە ئەمە ئەو کردیەسی ئەنە من قەت مرەتەب نیم هەر یەکێت جۆرێکە بەڵام ئەو بۆ خۆی وتی کاکە ئەم جەژنە ئەبێ ئەم قاتە خۆمەڵی بژێرم ئەو قەمیسە خۆمەڵی بژێرم ئەو پرژێنە خۆمەڵی بژێرم ئەو پیاڵانە خۆتم کاکە من لە خزمەت ئەو ئەم تەنسیقەی بۆ منگەرە حەمە چەمخانە بەخوا من تاقەتم دی وتە مشکی جامانەیەکشم بۆ وەڵا بێژێرچەیەکە ئەو هەوت جارێ هەرجاوە لەوەیە کە لە ڕەخنە و تەنزەکانت ئەترسن بە جۆری لەگەڵ خۆیان پارێزیان هۆکاری ئەم خۆیان پیاون خەڵک خۆی پیاوە ئەو شتانەیەکاتنەوە زۆر باشە کاک ئەحمەد هەموو ئەو نوکتە و قسە خۆشانەت هەیە خێزان ڕەخنە لە چی ئاگرێت لێت خوێزانم یەجە کەم ئاوا بکە ئەمە من وەختی خۆی سووتیان کاکە ئەم سووتیانە ئەمە ئاوەنە ئاوام کرێ وەختی خۆی هەر لە خەیال ماما ئەمە یەکێ لە ڕەخنەجە کەم ئاوا بکە دوای ئەوە کاتێ میێوانمان تێ تەلەفۆنەکەی وا قسەتێکی میێوان ئەمەکە منیش پەشیمانیم کاکە غەڵەت نییە بۆ نمونە جاری وایە پیاوە تەلەفۆنەکە کا ئەحمەد گەرەکمانە بەیانەکی وە سێ ماڵۆ بێن بۆوی من یەکسەرێژم چەند مناڵتان هەپی وتی زۆرێژم بۆ نایکەنە دوو بەش یەک دوانتان وەیە کۆبیێنێکتان وەیە کۆپیێژە وامێژە عیبە وردە چتمان ئەوێت وردە چت بەڵامەکو قەچی گەورە نیە لە بینمانە و خۆشەویستترین کەسیشە لە لای من جاژێ پیاوە ژنێکی زۆر جوانی بوو بردی و بۆ لای مەلایەتی و تەلاقە دەبەوتی و باوکم بۆ خاتری خوا تی و بەخوا تەلاقە دەم کۆرەوتی و کاکە تەلاقی مەدە چاوەکەم تی و مامۆسا یەکێ لە ڕەفتارە ناشرینەکانی ئەم ژنی منە چیوە باشەوتی چیوە باشەوتی ڕۆژوو ناگری کۆرەوتی بیعەقڵ ئەمە بڕواناوتەوە بەس ڕەمەزان تێتەوە دانیشە بۆ خۆڵ دانیشە بابەوتی مەڕۆ ئەمە بڕوانایەتەوە بەس ڕەمەزان تێتەوە بەس من شعرێکم هەیە لەسەر ژن و پیاو نووساومە ژن و پیاو ئەبێ وەک ماسی و ئاو بێ یەک بۆ یەکتری بیلبیلەی چاو بێ و ملیەکە دەرنەچێ گیانیان بە گەورەی خوا خۆش نییە ژیانیان قەومی هەرکامیان هات بۆ ئەو ماڵە ئەویان دەست نەکاوە قڕە و قاڵە لە دنیای ڕۆشن هەر چاکە چاکە چەپڵەش وەدەستێ لێ نادرێ کاکە من لە 175 ئەگەر غیرەتم بێ غەزاڵە بەخۆ خێزانت هەمیشە بەختەوەر بن و ژیان هەموو کەسێ پێ بەختەوەر وێ یاخ ئەحمەد کاتێک کە تەلەفۆنمان بۆ کردی وتمان لە خزمەتای وتی توا و کورسیە بچووکەکانم بۆ دامەنێن بۆ بێزار بوو یەکسەر چۆن خۆ ئاگادارە من لە یەک دوو کەناڵ داوت کردم ڕێز و حرمەت و سڵاومەیە بۆیان کاکە من 110 کیلۆمی ئەم کورسیانە نیم تەڵی ئاسن ئاوا سوورەخوا وەڵایەوە ئەشکی ئیسا تۆ ترشکی لە حیوەت ئاینەکەم گرتوو کاکە من ئەگەر گەرەکتە قسە باش پێوتە بیرم تۆ دوو سەنای کوردیم بۆ دانێ بە ئاواشان دەدەم هەر لە خۆی قسەیەکە دەبیرم یا قەنەفەیەکی ئەم چتانە باشتر تۆ ئەمە عیبی تێنە هیچ ترسم نێوە هەرچوانم کەوتیتیانێ بەڵام وەڵای لێ ترسام هەر داڵغەم لای خۆم زۆر باشە چیت هەیە لەسەر
هەرچەندە شتێک دوود لەسەرەوەی کە من دەسی زاواکەمە ماچ کرد و لەسەر و زەواج و ئەو دۆخی ئێستای گەنج کە تێهاتی وەڵا ڕۆژە چوومە ژنمارە بڕینێکۆی ترکیان کا ئەحمەشی ئەلەبێژە میش ئەمەم بۆ هاوتم یاخوا پیرۆز بێ لێتان بەخۆشی نەچێتە بینتان هەرگیز ناخۆشی ئیشەڵا ئێوەش ئەبینین ئاوا کچتان وە بووک و کوڕتان وەزاوە وەڵا داواکارم لە گەنجەکان ژن بێرن لەبەر ئەوەی ئەگەر خوانەخواسە کەم و کوڕێک لە ناوی ئافرەتەکانان ڕووبدا ئەوە بەرپرسیانن لی ڕاستە داوا ئەەکەم لە باوکو و دایکیش وا نەکنە دەمی زاواوە بە چاوی دوژمنایەتی چونکە تو ئەیدەیت ئیتر ها لە لای ئەو یعنی سادەی کەنەوە مەسەرەن بڕووبیان کە نەمێنن لە بینی یەکتریا کە تۆ چۆن محاولەکەی ژنێکی جوان بۆ کوڕەکە و پیاکەی وەڵی ئاوای شۆکەی بۆ کچەکەی پیاوێکی بارد خۆ بچی وە شوێنە بۆی بگەڕی بدەیت قسەیە جوانی گوتی کە ئەحمەد قسەی یەکەم بەس ناو مێرە وتم چێوتی خوا ئاگادارە ئەم بینە کچەکەم تۆریا وتی بە گەورەی خوا تۆریا قاتێکم بۆ پیاوێ سند وتم بڕۆ زاوەکەمان هەان دەبێتە شوێنە ئەمە زۆر میمە لە ڕاستیە خۆم زاوام هانەدا نەک تۆ بچی هەنێک کێشە دروستکە منە نێن مەتەی کێشە حەزەکەم شتەکان سادەکەیت و ئێستا وتمەزە مناڵەکانی خۆم کێ جمێنی پێدان داوەتی کەن خۆ ئازانێ هەر کێ جمێنی داوتم داوەتی کە بابێ لە مەڵەنانی خوا بۆ جمێنە ئەڵبەتە کێشەیەتری ئەڵبەتە خەلێک باشە لەسەر ئەو دۆخی ئێستا بەتیابەت لە دوای ئەو قێرانەدارە یەگەرچی ئێستا بە حساب قێراندارایەکە چارەسەر کراوە چیت هەیە لەسەر ئەو قێراندارە شتی تازەت هەبوو دۆخی خەڵک زۆر خراپ بوو وەڵی من برێ شعرم هاپی ئەمەسە لە شارەکە با دووسێ شعرتان بۆ بیر کاغیان بۆ نمونە یەکێکیان ئەمە 2006 نووسیمە خوایە گیان تاکەی هەرسرە بگرم سرم سپی کرد خەریکە ئەمرم بۆ بنزین بۆ نەوت بۆ غاز و بۆ ئارد تاکەی هەڵکێشم من هەناسەی سارد بۆ دڵسۆزیێنەوە بە قەدەر شوانیە قەدری مێلاتێک کە چۆن ئەزانێ ئەویش بزانێ حاڵی ئەم گەلە هەر بۆ باخەڵی خۆی نەکاپەلە با سەدام حوسێن بێتە پرۆڤە کەس وا نەزانێ هەر خۆی مرۆڤە بەڕێ مامۆستا ئەحمەد شارەکانی ترت یەک شعرێتمان بخوێن لەبەریکە شاری پێ کاکە ئەو ڕۆژە پیاوێک هات بۆ ماڵمان زۆر باسی خۆی کرد کە پارەی زۆرە بەڵامی تر تەکی عیبادەت و پیاوەتی و میاوەتیا کزم منی شعرێکم بۆ نووسام هەرچی سەر ئەرزە لە دەورت کۆبێ هەمووی خزمەتکار بەردەسی تۆ بێ چی ئەرزی ڕوکنە تاپۆی ڕەشت بێ لە ئاسمانیشا وەک ئەرز بەشت بێ وەک بوومە لەرزە بەتین و گوڕبی لە هەرچی عیلمە وەکو من پڕبی سەردا نەنوێنی بۆ پەروەردگار ماوەیەک ئەژید وەکو سەگیار زۆر باشە زۆر باشە کاک ئەحمەد پێم خۆشە جەنابێت بەڵکو بەدەستی مبارەکی خۆت یەکێک هەر ئەفدانیشە کاکە گیان داوای لێبردن لەوە کانەکەم ئەمە یەکە دەرچوی خۆی پسەنگزی بوو زۆر باشە ناوی بەشدار بوو ئەو بەتاڵەکەیت وایە بەتاڵەکانتان لا بردایە خۆشەویستان بۆ کەس دەرنەچوو هەرەوەڵا ئەم جارش سەفەر کەرکووکی بۆ کاک سەفەر لە کەرکووکەوە کاک سەفەر پیرۆز بێت ئەوەی کاک سەفەر پێویستە تەلەفۆن بکاتەوە بۆ ژمارەی کە پێشتر تەلەفۆنی بۆ کرد بۆی کە ناونیشانەکەی خۆی دابنێت ئێمە دەرفەتی هێوتۆمان نەماوە کاک ئەحمەد بۆیە دەبێت ماڵاوی لە بینەران بکەین لەسەر هێزنی جەنابەت منیش زۆر سپاسی جەنابتانەکەم و داوای لێبردنەکەم ئەگەر ئام لێنەوەی قسەیەوە دەما هاتووەکەم و کوڕیەک خۆشحاڵم گەورەتکردین و بەنامەکەت ڕازانە ئومێد دەکەین خەندێکمان بەخشی بێ بە لێوی بینەران زۆر سپاس بەڕێز بینەرانی عزیز سپاس بۆیەوە کە تام ساتە لەگەڵ مابن سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و لە ژووری کۆنتترۆلکە بۆ هەر هەموو ستافەکە کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو لە ڕۆژانی جەژندا تا درەنگێک لێرە سەرقاڵی ئامادەکردنی بەرنامە پەخشکردن بۆ هیوایی کە بەرنامەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت هەر لە جەژن و خۆشیابن تا سبێنێک کاتژمێرنەوە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ ماڵتانەوە خواتان لەگەڵ